سڵاتان لێبێ بینەرانی بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکی ئەم جیهانن لە هەر شوێنێکی کوردستانن کە بینەوی بیسەری پاشیوی ئەم شەوەن سڵاوتان لێبێ و هەمیشە شاد و بەختەوەر بن بەدەم ئامادەکردنی خوانێکی سادە و خۆشی ئەم پاشیڤەوە بەرگە و بابەتەکانی پاشیف ببینن لەبەرەوەی بەرگە و بابەتەکان پڕ سوود و زانیارین و هەروەها پەیوەندی هەیە بە ژیانی ڕۆژانی ئێوە و مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ هیواین هەموو ڕۆژەکانی ڕەمەزان پڕخێر و بەرەکەت بێ بۆ هەمووان سڵاو وای هەر بژێژە گەر ڕەمەزانی تۆ چۆی زۆر باش ئینشەڵا هەرە باش سلام علیکم ورحمة الله وبركاته صلاة تایبەت بۆ هەر بینەرێکی بۆ هەر بیسەرێکی هەر جهەیەکی وێ دنیای نوکە تەماشای بەرنامەی پاشیف بکەن پاشیڤەمە ئەفشەڤەژی خۆی حەز کرد ئەم دێ دەست بکەین و حتا بەریە سەعات سێ هێدی ئەم گەل وەختی هین پاشیڤە خۆ حاضر کن ئەم دێ پاشیڤە خوب دومایکینین خێر و بەرەکەتت هەیڤە ڕەمەزانە گەلەکەن تایبەتیژی هەیڤە ڕەمەزانێدا ئاژە گەلێک بەحسە هیڤی ئومێدێت خودکین چونکی دوعاکردن هەیڤە ڕەمەزانێدا گەلێک زیاتر لێتێت هەرێکیشمە ژیل دەفخۆ چەند هیڤی و ئومێد و ئارمانجێتین ئەم هەوڵ دین و بگەهینە هێدی کە خودێ چەند ئەمبردامە ئەوژی ئەمژی دیفوی ئەمری ئەم هەوڵ دیم گەهینە هیڤی ئومێدێت خۆ لێت بەرامبەر هەوڵدان و کارکردن سەر ئارمانج و بجێ ئینانە هیڤیت خۆ دوێت ئەمژ بیر نەکین داخوازە ئالیکاریە بەرامبەری خۆشی بکەین چونکە وەکەم کوردی دەڵبێژین دەستەکردنی دەنگژێ نایێت ئەوە بۆ مرۆڤیژی تێتە گوتم تایبەتیژی هەر کەسێکی هیڤیەک هەبێت بڵا قەت شەرم نەکرد یەکسەر داخوازە ئالیکاریە بەرامبەری خۆ بکرد ئەوێ شووی زێدەتر زانە دەکو زیکە گەتە هیڤی ئومێدێت خۆ و پێک بە کارێ جوانتر ئینشاءالله هەر ژەوان خۆی مانگی ڕەمەزان مانگێکی پڕ ئارامی و خۆشبەختی و یعنی لە هەر بارودۆخێکابی ئەو مانگە هەمووی وەلایانی تو ئەچیتەوە بارودۆخێکی ئارامتر پڕ هیواتر بە تایبەت کاتێک کە هیوات بۆیە خی گەورە گوێت لێگرێ خی گەورە دوعاکانە قبوڵەکاری ئینشاءالله هەر وەکی خودت بێژیت ئینی قەریب ئوجیب دعوة الداعی إذا دعانی جا هیڤیۆمە ئەوە تایبەتیژی نوکە دەم دەما تۆڕێ جڤاکیە بابەتە مێ ئەفشەڤەژی گرێدای تۆڕێ جڤاکیە لێ بابەتەکێ هەندێکی ئاڵوزە ئەوژی تەشهیرە لێ گرێدای تۆڕێ جڤاکی ئەم چین تۆڕێ جڤاکی بکارە بینین ji بووی داخوازکردنا کەسێن بەرامبەری مەک و بین ئالیکاریۆمە بکەن ئەم پێک وەرگەهینە هیڤی ئومێدێت خۆ بابەتێن مێ دیژی خودە حەزکرد هێدی ئەم دێ دەست بکەین لەبەریە ئەم دەست هەر بابەتێکی بکەین کۆ تایبەتیژی تەوەرێ مێ دەست بکێ ئاینیە و بەرێک و مامۆستای ئاینی بێت و ئەم خێراتنەوەی بکەین ئەم دێ بەرەف ژنێت کارکەر بەچین دەستی وان ڕانگین و دوێ تایبەتیژی دوی بابەتیدا تشتە کاتە بیرا من وێژە تو بخینە دا ئەم هێدی بەرەف بچی پشتێنکی ئەزێت ناف خواندنەتەدا پێشمەتەکە چ مەسەلە ئەنجاشی بینی ئەو بزانین ئەو بابەتە ئەوە بوو کە ڕۆژە لێم پرسید ژەوان ئەفیا جا هاتیە بیرا من جا ژنان لە هەر کاتێکابێ هەر شوێنەکابێ هەمیشە وتومانە کە جێگە دەستیان دیارە ئازەر محەممەد لەگەڵ چەند ئافرەتێکی دیکە لە شوێنێکی بچووکدا نانی تیری و چەند جۆرێک لە کەلانە دروست دەکەن لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان خواستێکی زۆر لەسەر کەلانە هەیە هەر لەم شوێنەشدا ئەم چەند خاتونە بەروبوومە خۆماڵی و بەرهەمەکانی بەرچایی بە کڕیاران دەفرۆشن تا بەری دڕۆژە بەسە ناوشکێنە کرد ناوشکێنە و کەلان ئەفیا وجا هەروی ڕۆژە هاتە بیرا منها بەس یعنی دەرفەت نەکە تەز بێژمەتە کە ئەم دهۆکێ چت بێژینێ تایبەتیژی دەفمە ئەم بێژینێ دوورکێت نانی دوورکێت نانی بە کەلانەکەڵنەوەی پیازەکە ناوشکێنە ئەوەی گوتت شەکری تێدەکەنیان هەر بە سادەی ئەکە شەکر تێدا بتان بێژنێ دوورکێت نانیت شەکرێ جدا بەرەف ئەوزەرێ و کارێ دەستڕەنگی بە بچین و ئەو گەل ژنێت گەلوێژی کارتکەم بابی بینین معذرن چیگەنە چنە خاتوونێ پێوە کارکەرمێ کارگا و نانی ماهەنە نانی هۆرامی نانی تیری چیگەنە وەشکەرمێ کەلانێ چنە جۆریە وەشکەرمێ بە پیازە بە پیچکە و ئەستوک بە پەنێرە و ناسکەنانی وەشکەرمێ ئەن بە خزمەت و خەڵکەکەێنە چگەنە کارگاینان کەمانە چنە خاتبنێ چگەنە پێوە کارکەرمێ کار و نانی تیری نانی هۆرامی چنە جۆرێک کەلانێ بە پیاز و بە پیچکووە ئەستوک بە پەنێر و ناسکەنانەوە سعی سعا پەنج و بەیانی مەمێ تا وات و شەوێ هەمیر شێرمێ
تا شەوێ درەنگ وەختیەوە هەرمێکیگە ئێستا بە خاطرەوە مانگۆ ڕەمەزانیوە تا ساڵ 5 وێرەگای ئینە کارەکەمانە تانەگە چی کاتاچەنە ژیان سەختۆ بێنەوە هەر خانمیە پێویستاوە ژیان بەرەوڕاوێ کۆمەک خرجە پێی خانەوادەکەش بوو شان بەشان و مێردەکەش تاوە کارکەوە. جامعه هیچ که پالو نان هرامیکنه کاریه هندی چیوی هرامانی هیچ ماهن چیوی کردواری طبیعیه نگر مشتری کام کیمیان مالا سنا حس کرافی چیو کردواری سوسر کوچیوی آنی که چیوی کردواری با طبیعی با اردن مایگه هر خدمت خلق کنه مشتری کام زور حس کرامیات چنم سنا روش حالی چنه. مانگۆ ڕەمەزانینە ئیمانێکە بەگوڵ خەڵکەکەی تەبریک ماتوینێ مانی عەزیزە و گۆرێچەنە اینجا پرابشووی مانگێچۆ نەوەشی کۆرۆناچمە پەین بیان ئێمە باوجود وانێکی هەمیشە ئینماکردن جە فاصلەی دوورە نیشتن مێرە مەسڵەن ئینەکانمان ڕعایەت کردێنێ هەرجە ماکوچوە کاتە بێداشتیەکانمان ڕعایەت کردێنێ بازی سە دووبارە فرەتەر بیانەوە دووریەوە منیشمێرە هەم بۆنەوە خەڵکەکەیەوە هەم بۆنەوە سلامەتی وچماوەی نەکاو تەندروستیمان بە یاگی یاردێنی کی کەس نەیمە توچنەوەشیە بیمێنە خەڵکەکەچ. دەست و پەنجەی ئەو خانمانە خۆش بێت و ئیشەڵڵا تەمەند درێژ و هەمیشە ماشەڵڵا لەش ساغ بن. بجوابەتێکی دن کاچەوە دەستێتوان ڕەنگی بین هوسا کللتورمەیە کوردی ژالیە زمانی و ژالیە یعنی عادەت و تەقالید و کللتوری وەگەلێکی جدا و جیاواز و ڕەنگینە ینی ڕەنگێنمێن ناوچە بادینان وەکی گول ئاخفتنێت هەورامید بتوێ ناوچێ ڕەنگەوانە پێگەلێک یعنی ئەنتیکە بتەف ئەفژی کوردیە ڕاستیژی کوردیە و تشتی هەری جان ناوچە هەوڕامان وێ ناوچەیە بگشتی ئەف دەستێت تووسێت ڕەنگین و کارێت دەستی و نافماڵێدا کارکردن هەمی تشتێک وێری سروشتیە نەک تشتێ مەسەنەش دەرە بێت و وێری بێتە فرۆتن ئەف تشتێکی گەلێکی ژۆنە زۆربەی کات خۆیان دروستیەکە بەتایبەت تەگوتی ئەوە ماست گەل هەمی تشتا خۆشە تەوە گوت بەڵێ ماستا و ماسە ئەو دۆ قەزوانە ماستە ناوەخۆن تۆ ناخۆیت ناوەخۆن بەڵام ئەگەر سروشتی بە هەر زۆر خۆشترن جا بەتایبەت لە مانگی ڕەمەزان ژوان ئەو خواردنانە سادەن بەڵام لە خۆیەوە چێژێکی تەندروستن خۆشترە. بینە سەر تەوەری ئەم شەومان کە بابەتێکی گرنگە پەیوەندی بە زۆر بمانەوە بەتایبەت بە ژوان من زۆر جاروا هەستەکەم پەیوەندی بە ژنانی شەوەیە زیاتریش ژنان و تایبەت ئەگەر بێجا میدیا کارژی بە میدیا کاریش بێ ئەوە زۆر زۆر زیاتر جەختی لەسەرەکرێتەوە بۆیە تەوەری ئەم شەومان باسکردنە لە ناوزڕاندن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئاینی ئیسلامدا زین ئاینی ئیسلام چۆن باسی کردووە ئێمە میوانداری بەڕێز دکتۆر جعفەر گوانی وتەبێژ یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانمان کردووە سڵاو لەبێ دکتۆر بەخێر هاتی و ڕەمەزانیشت پیرۆز گەل لە بخێرات ڕەمەزان پیرۆز خودی ڕۆژی منێژێتە قبیل کرد بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. دکتۆر با یەکسەر سەرەتا بەوە دەست پێ بکەین لەناو ئاینی ئیسلامدا ناو زڕاندن یاخودە شیر چۆن باسکراوە. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ ئەوی بەڕێز سپاس بۆ بینەرانی خۆشەویست بەسەر وەکو ڕاستکردنەوە من وتەبێژێکی زانە نیمە هەو بووم لەوانێ بە حسابی ئەو کاتیبیست بەسیس لە گۆڕێنێتەوە دەست خزمەتەوە دیۆرە ناوڕۆک و ئەخلاقیەن پێگەکەی پێم باش بەوەی ڕاستکەمەوە. طبعا مەسائلی تەشهیر و ناوزڕاندن بەڕاستی لە هەموو قۆناغێک لە هەموو کاتێک پێویستە قسەی لەسەر بکەین بە تایبەتی ئەو ناونیشانی کە جەنابتان هەڵتان بژاردیە مەسلەی ناوزڕاندن یان سوکایەتی پێکردن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەو ڕۆحاڵەتێکی یەکجار گرنگە لەبەرچی چونکە لەلایەکەوە وەسیلە و هۆکاری تەشهیرکردن زۆر ئاسان بووە. مثلەن پێشان
ئاسان نەبوو کەسێک تەشهیر بە کەسێک بکە یان قسەکەی فراوانتر بکەین کەسێک نەیدەتوانی گوێن بە کەسێک بداتن بە ئاسانی چونکە دەبێ ڕوبە کە جوێنەکەی پێدا مشکلە و کێشەی زۆری لە دروستە بوو بەڵام ئێستا ئەگەر تەماشا بکەیە کابرا لە ماڵە خۆی دانیشتیا موبایلی کردیتەوە فەیسبووکە یان سێ لە خەتە مەثەلەن مامۆستایە قسەیەکە ڕۆژنامە نووسێ قسەیەکە مەثەلەن بەرپرسێ قسەیەکە هاوڵاتێکی ئەتیادی قسەیەکە یان ڤیدیۆیەکی بڵاو بیتەوە تەماشای ئەەکەی یەک دنیا خەڵک ملە داتێ لە جێوە تەشهیر و سوکایەتی پێکاتن مەبەستم یعنی وەسیلەکە ئاسان بووە لۆ نمونە من نازانم کێت من لێرەمە کابرا لەوانەیە لە ئەوروپای سوکایەتی پێ بکاتن یان کابرا لە ئەوروپایە حاشا نەفەر لێرە سوکایەتی پێەکە نایبینیتن جاری واشە مەثەلەن بەناوی دیکە مەثەلەن دێ دووسێ مەثەلەن لە فەیسبووکە لە تویتەرە لە فلانەیە مەثەلەن بەناوی دیکە ئەکاونتی دروست کردیە دێ سوکایەتی و تەشهیری پێەکە کەواتە ئێستا تەشهیرکردن یان ناوزڕاندن یان جوێن پێدان و گاڵتە پێکردن ئێستا زۆر ئاسانتر بووە کە ئاسانتری شەبی یعنی ئەرکی ئێمە لە بەرامبەریدا قورسترە بیتن چونکە شتێک مەثەلەن کە زەحمەتە سەلۆن مونە کە هیچ پارە نییە ئەتو بڵێ دزیێمەکە زەحمەت نییە بەس کە نەفرێک پارەیەکی زۆری بکەویتە بندەست لە شوێنێکی ئیش بکات سەرۆت و سامانێکی زۆری بکەویتە بندەستە ئەتو ئەو کاتی گرنگە کابرا دزی نەکاتن کە بە ئاسانی ماڵەکەی دەستکەوتیە ئێستاش نفسی حاڵەت مەسائلی سوکایەتی پێکردن زۆر ئاسان بووە کەواتە ئەرکی هاوڵاتی قورسترە ئەو خاڵی یەک خاڵی دووەم ئەوەی تێبینی ئەکرێت طبعاً سوشیال میدیا پێشی ئەو نقطەی باسکەم وسیلەیەکی یەکجار نازدارە خەڵکێکی زۆر استفادەمان لێ کردێ ئەوەی دێنەوە سەری قسەی لەسەرەکەین بەس نقطەکە خەڵکێکی زۆر باشمان هەیە قسەی زۆر باش زۆر جوان حتا ڕخنەی زۆر جوانەگری بەڵام لە هەمان کاتدا چۆن سوکایەتیکردن ئاسان بووە ئێستاکە سوکایەتیکردن هیچ چین و توێژێکیش لێی دەرناچی مەبەستم لە هەندێک خەڵکی ئەوەیانی باش نینە گەنە خەڵکی مە بە زۆری باشە سپاس لە بەخوای گەورە بەڵام ئێستا مەثەلەن جاری وایە لە سوشیال میدیای تەماشا ئەەکەی مامۆستایەکی ئاینی هەیە مەثەلەن بە حکمەوەی ئەمە مەلاینی یەکدێ ئەناسین تەماشا دەکەی ئینسانێکی زۆر مسلمان زۆر پاک زۆر خاوێن تەنها لەبەر ئەوەی لە ڕووی سیاسی ڕایلێنیە لە ڕووی سیاسی تێبینی لەسەر هەیە عین مامۆستا دێ نەسیحەتێکێکە قسەکێکاتن ئەوەی دیکە لەبەر ئەوەی لە ڕووی سیاسی گلەیی لە مامۆستای هەیە یان ئایا مامۆستا پێچەوانەی ویە یان ئەسڵان مامۆستا وەکو ئەو دەیوێ وانە لە ژێرەوە تەماشاکە یەک دنیا تەشهیرات و سوکایەتی و بێڕێزی بە مامۆستایەکە مامۆستا ئەمە ئێستا باسیەم سەردەماکەین بەپێی زروفەکانی ژەگۆڕە بەڵام پرسیارەکەی منەوە بوو ئایا لە سەردەمی ئیسلامە سەرەتا چۆن بووە چۆن باس کراوە زروفانی زۆر پێشتر چۆن بووە ڕاستە ئەمن دەمەویست باس لێ قسەی بکەم ڕادچین نامۆزوعی هەدەفەکەی من ئەوها بوو لە ئەوەی مەثەلەن بینەر ڕاست لەگەرمە لەناو قەزیەکەی دابیتن طبعا ئەگەر لە ڕوانگەی ئیسلامەوە تەماشا بکەی هەرچەندە بەپێی ئەو خطەی ئەمەدام نابوو ویستم بە قۆناغ بینە ناوێ هەتا ئەو زابێنە سەری ئیسلام و تەعامل لەگە ئەو قەزیانە یەک بە یەکەکە بژین عەسر و سورعەیە چەرخی جوێندانەوانە بەس بەخۆی لە ڕوانگەی ئیسلامەوە ئەگەر تەماشا بکەی کۆمەڵێک دەقی زۆر گەورەمان هەیە کە بەڕوونی باس لەو قەزیەکەن مثلەن لە بدایەت فرمودەیەکی دەینینەوە ئەو زەدوایە دەچین ناو مۆزوعەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی ليس المؤمن بطعان ولا لعان ولا فاحش ولا بذيء يعني ولا فاحش بذيء كسيك إيمان داربي طعني خراب لخلق نادا سكايتي بخلق ناكا خلق نفرت ناكا قسي قيزون وناشرين درباري خلق ناكا هر كسيك إيمان داربي بيوي إيمان داري كي توابي أواني أو صفات هاني تدايا لا آيتي كي دي كدا خواي قورا رول إيمان دارانا كبا زمانك زور واضح دفرمي ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا شتيك كزانياريت لدنيا لسرنيا بدوي دامرو شتيك أتو معلوماتي صلصتنيا بدوي دامتشو ما مصايا كديت كسيا كديت تنها بهوا هوسي خوي بليك دانوي خود برقار دا شخصيتي بشتيني أو خواي قول دا فرمي وانا كي لو تقتك علي ريا خواي قول دا فرمي تسنك إن السمع والبصر والفؤاد أقال ليبي أوي جود دي أوي تماشايكي أوي بسر دل الدادي كديكي كردوا أوان هيتي بآساني تنابرن كل أولئك كان عنه مسؤولا أتو لبرامبر همويان بربرسياري حتى لآياتي كي ديك خواهي قورة فرمي ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد حرق سيك بسر زار الدابي بتشيك بتشم موزن
هەر قسەیەک بەسەر زارت دابێ دوو فریشتە لەسەر شانتە ئەوانە دەنووسنەوە حساب لەگەڵەکەن خوای گەورە ڕقیبە لەسرت ئەو فریشتانە ڕقیبن لەسرت لێپێچینەوە لەگەرەکرێت لەبەر هەندی ئەگەر تەماشا بکەی لە ڕوانگەی ئیسلامەوە یعنی حتا مثلا بوختانکردن مثلا لۆی لە تەشیرەکەی تێبگەین یعنی یەک قسە لێ درابی لە شخصیەتی کابرای بوختانێکی پێکرابیتن لەبەر ئەوەی لە شخصیەتی لە نەفەرەکەی درێتن ئیسلام بە هەموو شێوە قەدەغی کرد نمونەکی سادە لە بۆ جەنابتان باز بکەم ئافرەتێک هەیە مثلا یان پیاوێک هەیە حاشە لە ڕنگۆنگە هەردووکتان و بینەرانیش ئینسانی گەورە و بەڕێزن مەشهورە بە هەسوکەوتی ناشیاو یعنی ئافرەتێکی خراپە یان پیاوێکی خراپە لە ڕوانگەی شەرعەوە تۆ کە بتەوێ باسی بکەی دەبی لە شوێنێک باسی بکەی کە چارەسەری مەوزوعەکە بکرێت نەک فەزەح بکرێ دەڵێ لەبەر چی مەبەستم ئەو نقطەیە دەڵێ لەبەر چی دەڵێ لەبەر ئەوەی کە ئەتو باسی ئەو پیاوت کرد على المەلأ کە باسی ئەو ئافرەتت کرد بە ئاشکرا ئەتوو تەنها لە کەسایەتی ئەو ئافرەتەی نادەی یان کە تەنها لە کەسایەتی ئەو پیاوەی نادەی ئەتوو دوجار تەشهیر بە برا و باب و خوشک و داک و کەسایەتی وانە هەموو ئەەکەی لۆ ئەوەی کەسایەتی ئەوانە پارێزراو بی چونکە کە باسی ئەو ئافرەتت کرد ئەوە خوشکەشکی هەیە برایەکی هەیە کە باسی ئەو پیاوت کرد بە هەمان شێوە لەو وەختی کە تو باسی ئەو ئافرەتەیەکەی کەواتە سوکایەتی بەوانە بە هەموویانەکەی لۆ ئەوەی ئەوانە بە دەربن نابی دەست لە بۆ ئەوەی بی دکتۆر هەموو ئەس vێری پڕۆستم تا نمونەکە جۆن ئینا بەرین و کە تەشهیر سفکاتی پێکردن یاکیم بیت چونکی ئەم گەلوانە ڕینشتی نەخوارێ مە گەلوانە تاخفت ئەوێت وەکیمە لەنو کە تۆڕە جوواکینە هەر کەسێکی تەدوێت ببینی یانژی بزانی کاچ بڵاف کرد لایکەکە یانژی فۆڵاکە هەمی تشتێکیوی ڕۆژانە بوتەتێ ئەمش وێ دەست پێ بکەین یا گرنگە هەر تشتێکێ ئەم بنیاسیێت ئەم وەرگرین فەیسبووکیان ژێ ئینستاگرامی هەر تشتێکی دیە تۆڕە جوواکی بەتیانژی هەر تشتێکی وەرگرین و ئەو تشتە یعنی کەسەکە نەوەکی مایە ئافرەتەکە زەڵامەکە بیر و بۆچێت مەژێک جدران تایبەتیژی حتا ژعالیە کللتوریڤە و ڕاوبوچووناژی ئەڤە گونە هەلسەر مرۆڤی حسێب بت مرۆڤ یعنی دیفچوونەوانە بکەت و سەحکتەوانە بەخۆی سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک ئیجابیاتی یەکجارێک زار گەورەی هەیە ستاوی جەناب باسەکەم ئایا خەڵکی وەربگرینان وەرنەگرین گچکەترین نمونەیەک لە ئیستفادە هەرە گەورەکانی سۆشیال میدیای ئەو قەزیە کە هاتە سەرمان ئینشاءالله بەڵایەکەمان لە کۆر بوویتەوە و نەخۆشی کۆرۆنایە یەک لەو هۆکارانی وای کردێ خەڵک لە کەرەنتینەی هەناسەیەکی بدا و خەڵک بتوانی زۆر بێزار نەبی بوونی ئەو سۆشیال میدیایی بوو یعنی خەڵک علاقەی هەبوو بەشداری شتێک کرد ڤیدیۆیان بڵاوە کردەوە قسەیان لەگەڵ یەکە کرد ئەوە دیزابیاتی یەکجار زۆری هەیە ئەوەی جەناب باسەکەی ئایا ئینسان خەڵکی دیکە وەربگریاننا بەخۆی ئینسان ئەگەر وشار بی ئینسان ئەگەر وریابیت هەتا ئینسان عەقڵی فراوانتر بێت ئینسان لێبوردن و تەسامح و کرانەوەی زیاتر ئەبێت مثلا ئەمن خەڵکی گوندەشیمە مثلا خەڵکی گوانێمە ئەگەر هەر بە عەقڵی گوانێ بیر بکەمەوە سبەینێ ڕۆحی تەسامحم نابی ڕۆحی لێبوردنم نابی زۆر ئینسانێکی تەنگ دەرەسم چونکە لە حاڵەتێکی زۆر گسکە دروست بوویمە بەڵام کە فراوان بوو عەقڵێتم لە بۆ سۆران هات لە بۆ هەولێرە هات دوایە کوردستان گەورە بوو بۆ عالەمی ئەو کرانەوەی یەکجار زیاترە بی ئینسان ڕۆحی تەسامح و یەکتر قبولکردنی زیاترە بی بەڵام ئەوە پێویستی بە وشاریە لەبەر هەندێ ئەمە ڕێیم وایە مثلەن دەکە شیاریەک شعالیەوە بۆ نمونە ئەس خوب بێژم ئەس کوردم مسلمانم کابراک ئافرەتە گۆرانی بێژەوە هەل بەڕازیلێ ئەگەر من فۆلۆ کرد یانژی دیف چووناوی کرد بۆ مە بگون نەحسێ بە ئەوەی جەناب باسەکەی ئەوەی جەناب باسەکەی جیاواز لەوەی آخر دکتۆر الڤێرێ تەشهیر دەست پێت کرد وەکی مەدیت تەسەڕفاتێت توێ یانژی ئەبوو نەریت و کللتوری وەکی منینە ڕەنگە پشتێنگە ئەس بەحەز بکەم لەوەی بام لەوەی لە جەناب باسکەم بەخۆی ئەوەی ئەم باسەکەم باسی ئەوەیە کە ئەتوو یەکێک بناسی بەڵام ئەوەی جەناب باسەکەی مثلەن بەدوای خەڵکی بکەوێن لە ڕووی شەرعیەوە ئەمە باسمان کرد هەر قسێک بەسەر زمانت دابێ هەر شتێک بە چاو تەماشایك هەر شتێک گوێ بدەیە تێدا مەسئولی کەسێک کە دەزانی ئینسانێکی خراپەکارە ئەسوکەوتێکی هەیە ینی بانمونێکی قورئانی بە سادەیت لە باسکەم خوای گەورە دەفەرمی ئەگەر دیتان لە مەجلیسێک خەڵکێک دانیشتیە یعنی گاڵتە بە دینی خوایەکەن گاڵتە بە پەیامی خوایەکەن خوای گەورە دەفەرمی فەلا تەقعودوا معهم حتى يخوضوا في حديث غيره مادەم ئەوانە خەریکن سوکایەتی و بێڕێزی بەرامبەر پەیامی خوا دینی خوا ئەکەن حتا قسەکانیان دەگۆڕن دەچنە ناو مۆزوعێکی دیکە لەگەڵیان دامەنیشە ئەوە ئەگەر تەنها خەڵکێک هەیە ئەو هایە ئەتوو نفسی قیاس لێ بە هەموو شەکانی کە دابنێ کە من دەزانم کەسێک هیچ پەیامێکی خێری پێ نییە هیچ سوودێکی ژیانی منی نییە لەوانەیە بەس هەڵسوکەوتم خراپ بکە ئەوە بە هیچ شێوەیەک دروست نییە ئەتوو بە دوایان بکەوی چونکە
طبيعەتی گوناحی شوایە مثلەن ئەتوو ئەگەر زاری یەکەم دەواازەکەت کردو لێگەڕای زاری دووەم لەگەری ڕادی زاری سێم گوناحەکە لەکردن دەبیتە طبیعی قۆناغە تەشیرێکی ڕەنگە کابرا دەڵێ ئەوەی زینایەکە یان ئەوەی دزیە کاتن یان ئەوەی فێری تەشهیر و سوکایەتە دەرێ بە زاری یەکەمی زەحمەتە زاری دووەم و سێم کە لەگەری ڕاهات هەموو ئەو حاڵەتانە لەبەر هەندێ نەسیحەتێکی برایانە ئەوەیە جەنابەت قسەی کەسێکت پێخۆش نییە کاڵسوکەوتی کەسێکت پێخۆش نییە لە ئەوەی هەم تەشهیری پێنەکەی هەم سوکایەتی بەو کەسەنەکەی هەم لۆ خۆشت لەو حاڵەتە ڕزگار ببیتن باشترین شت وایە قەپاتیکە وازی لێبینە لە دووی مەڕۆ کە تو وەت کردێ دوای خۆت مەسئولی لە کارەکانی خۆت دوای یعنی بەنسبەت نقطەیەکی دیکە زۆر گرنگ یعنی لە ناوەما وای لێ هاتی قسە بوویتە شتێکی زۆر بەسیط و اعتیادی پێم خۆش ئەو نقطە یعنی بەجا دکتۆر ئەف بابەتەی گرنگە تایبەتیژی قسەیانژی وشەیانژی هەر پەیڤەک سەر مرۆڤی گران ڕاوستە دەم دەوێت پیچێکی ڕاستین ئەف کۆرێت مە هەم هەولێری هەمژی باژەرەندن ژێر کوردستانی دێت گەلمەدا بمزانی کا پاشیف چاوە دەرباز باش ئێستا ئاراس لە هەولێر لەگەڵمانە بێ ئاراس ئەحمەد لە هەولێر و ئارام بەختیار لە سلێمانی و لەگەڵمانە بێ بزانین زانیاریەکان لای ئەوان چیە سەرەتا چمە لای ئاراس سڵاو لێ بە ئاراز زانیاریەکان لای تۆ چییە ئەم شەو چ بابەتێکە ئامادە کردووە هاژە ڕەنگە تۆ زۆر شارەزای هەولێر نەبی چکە جارێ سەرەتای ژیانتە لە هەولێر بەڵام ژوان زۆر جار لەگەڵ ژوان هاتیونەتێ ئێرە بازاری تعجیلە بە بازارێکی تایبەت بە خواردنی ڕەمەزانە پار ئارا کۆتر و سوسک و ئەنی کۆمەڵێک پەلەوەری جیاواز کە لی شوێنێک کە نافرۆشن لێرە دەفرۆشن جگەلەوەی کە کۆمەڵە خواردنێکی برژاوی شێ لێرە لە شوێنی تر دەست ناکەی بەڵام ئەمساڵ زۆر جیاوازە لە چاو ساڵانی ڕابردوو چکە ئەمساڵ بڕیار نەدراوە ئەو شوێنانە بکرێنەوە تعجیلی ئەمساڵ لە چاو تعجیلی ساڵانی دیکە زۆر جیاوازە تا لە ناو بازاری تعجیل تا کە شوێن کە کراوەتەوە ئێستا ناناوەخانەیە کراوەتەوە ئەویش بە بڕیاری ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێرە کە بە پێڕێنمایەکان کراوەتەوە جینا هیچ شوێنێکی دیکە نەکراوە ئێستام لەگەڵ خاوەنی شێشخانەیە قسە دەکەم وەستا جان ئەگەر بیتە ئێرە پێم بڵێ بارودۆخ و کار و کاسبیتان لەم ڕەمەزان لە چاو ڕەمەزانی ساڵانی ڕابردوو پێشتریش چەند ساڵێک هاتیان لای جەنابەت چۆنە بەخێر بێن سەر و سەر چاوان وەڵا ئەو ساڵەگە پار و پیرار ئێرە و عاسمانی فەرقی هەیە بەخۆش بەس فەرقەکەی ئەو وەختانە ئێرە مەزان نەبوو بە پێیان هاتچی بکەی نەک بلێن بە سیاریانەوە ئێستا و زادەکەش دەبینی بە هەمومانیان قەپات کردیە بەس ئەمە حەزمان ئەو سڕی بزانین یعنی شەو ڕۆژ 24 سەعاتەوە نییە 90 سەعات کۆرۆنە نییە 5 سەعات هەیە ئەگەر بۆتان بکەنەوە ئامادەن ینی هاوکاری 5 سەعات لە کۆرۆنە هەیە سەعات 7 هەتاکو 12 ئەوەمان قبول کرد مشکلەمان نییە ئیدی ئەوان لە ماڵ بێزار لەبەر دوکانێکی خۆمان دادەنیشن دەلۆ هاتینە دەرێ شاراوانی دێ شۆرت مەفرەزە دێ ئەوە دێ ئێستا ژەما حەزمان لێە بابێ ئەوانەی بلێن ئەوانێت بەشی تەندروستیە هەر لایەنەکبی جەنابی قایم خامە پرسیارە بکەم ئەگەر بۆتان بکەنەوە ئامادەن هاوکاری تیمە تەندروستیەکان بکەن ڕێنمایەکان ئەمەوە 3 مانگە یارمەتی حکوومەتماندایە ئێسقەیە با حکوومەتش ئەو 20 ڕۆژە یارمەتیمە بدا بابێ بلێ کاکە وەستا شاگردەکان ئەوەی لەبەرکە دەستکێک بەستی ماسکی بەستی تێدەگەێت دوای ئەمە هەمومان ئیجازەمان هەیە شروعی سەحەمان تەواوە بابێ ڕێنمایەکانمان لۆدانێن ئەگەر ئەمە پێچەوانی ڕێنمایەمان کرد یەکەم جار دوکانی من دابخە یەکەم جار بەس هەر قسەکردیان داخە نێ دەرێ نێ دەرێ دوای زانیت چەند کەس خۆپارێزی و سەرم ئەمەش لەگەڵوانی ئەمەش ژمنات لەگەڵ کەس لەگە شار وڵاتی خاچ خۆی دەکاتن ژمناتی ئامۆزا بەس ئەمەش حەزمان لێ هەیە با یەک لەگەرمان قسام کەس بێ خود جەنابتان بلێ کاکە لە سبێ ڕادوکانەکەی خۆتان بکەنەوە بەڵام ڕێنەمایانیمان ئەوەیە ئەو هابکەن ئەو هاوکەن ئەگە ئەومان نەکرد با خەپاتکەن خاوەن کرێکەت کرێکە ڕەحمە لەداتەوە ئێستامە بەمە دەرێن ئیش مەکە ئەو ئیشم نەکرد موچە نییە سەرسەری سەر چاوم لە مالەش مێ دەرێ ئەوەش ناتمە دەرێ کرێ دوکانێش بدا کرێ خانیش بدا ئێستم بەخۆم ڕ 22 کەس بەس دوکانی ئیشی دەکرد ئەو بەس بەخۆم ئێ وەستای نستەنیشتمەوی شار 25 کەسە کافتری هێنە بەس نزیکەی 55 نەفەری بەس ئەو سێت سار دوکانەیە والله بالله نزیکەی لێرە 1000-2000 کەس پارەی دەبردەوە لەو منتیقەیە دەستەکان خۆش زۆر زۆر سپاس بڵێ ئەوە داواکاریەکێک لە چێشخانەکان بوو دیارە ئەوان ینی ماوەیە کە چێشخانەکانیان داخراوە بەڵام ئەنی خۆتان دەزان ژووری ئۆپراسیۆنەکانی پارێزگای هەولێر ئەو بڕیارانی دەرکردووە
ئەنی بڕیارەکان بۆ ئەوی هاوڵاتیان ئەنی خۆشیان وتویانە بڕیارەکان بەتڵی ئەوانین بەڵام لە بەرژۆندی هاوڵاتیانە تاوەکو دەیماک جارێ قەدەکات چێ بەڵام پێدەچێت دوای دەیماک گۆڕانکاری لە هەندێک ڕێنمای و شێوازی نوێی قەدەقات چۆ بکرێت ئەگەر درێژیش بکرێتەوە پیڤەوەیەکی هێدی گۆڕانکاری هێدی دەست پێ بکەن ژیان هێدی ئاسایی بتوەکی بەرێ گلەی و گازندێن تایبەتیان کاسبکارژی پراستیژی یعنی جێ خەمگینە و مەهمیانەک و ڕەوشی هەوسا ئیشلاف ڕەوشەژی هێدی دەرباز بە تایبەتیژ بووی کاسبکار یعنی ئەف ڕەوشگەلێک ئەف زەحمەتە ئەم هەمید گەلوانە و گەل ئاخفنێنوانە نە پیڤەیەکی حکوومەت تایبەتیژت قۆناغا بێدا زێدەتر يعني اگر باشیش بو جوان دۆخەکە باش بۆ ئەم سەردەمی کۆرۆنا نەماوە سەردانێکی تعجیلێک صد گەل ئارازێ برۆ گەل ئەفکاری مێدیجاکە هینجی هاتن دەستخۆش ئاراز هەولێری بەرەف ئارام بەختیار بە چیپاوەکی ڕاستە خود گەلمەدایە ئارام خودی قوتێ بزانین تو بەرەفکی بەکوێ ئارازی تعجیل نیشامەداوە لەو یا خالی بی لە هەر دلێ مەخۆش بی دیتنەوان دیمەناژ و گۆلەی گرتنە گلەیەت کاسب کار بزانین کە تو بەرەفکی بەکوێت پاشی وافشەوەدا فەرموو ئارام بەڵێ ژوان سلااو لە تۆ سلااو لە هاژە ڕەمەزان خەریکاگا بە نیوە ئەو کولێرەی کە هاژە وعدی پێیان بەخوا بزان هێشتا نەهێناوە بۆیە برارەما بێم ئێرە کولێرەکەتان پێ پیشان بەم کە چۆن دروستەکرێت لە سلێمانی ژوان من لە یەکێکم لەو جێگانی کە کولێرە دروستەکرێت لە شاری سلێمانی وە جگە لە کولێرە هەروەها هەندێک خواردنی دیکەی کوردەواری کە هاوڵاتیان بۆ پارچەوکردن بەکاری دەهێنن ئەگەر دیمەنەکان بینن ئێستا بەم کاتانە کە نزیکە لە کاتی پاشێوکردن خەریکی کارکردنن دەمەوێت قسەی زیاتریان لەگەڵ بکەم بزانین ئەوان تاکی بەردەوامە بن و کارکردنیان لە ڕەمەزان چۆنە بەڵێ سڵاوتان لێبێت کارکردن لە ڕەمەزان بە تایبەتی تا درەنگانێکی شەو چۆنە بە تایبەتی شوێنەکەیەوە گەرمە لەگەڵ ڕەمەزان و ئیشکردنا چۆن وەکو لایەنی بڵێن گەرمی تەندروستی باشە تا ئێسەر جەوەکە فێن کۆم جا فێنەکەرەوەیشمان هەیە وەکو کارگە وەکو گەرمیەوەی بازاڕیش لەخوا بەزیابێ بازار زۆر باشە بە بۆنێ ڕەمەزان ئێمە هەموو ڕەمەزانێ هەر بڵێن 24 سەعاتی شەکەین وەک خەجێخانە باشە ئێوە ڕۆژانە هاوڵاتێکی زۆر ڕۆتانتیەکە تا درەنگانێکی شەو بەردەوام ببن لەگەڵ ڕەمەزان و کارکردنا چۆنن پێکەوە هەردووکیان جامە وڵا کۆی کرێکارەکانمان ئێمە بە شەفتاد ئیشەکەن وەجبەیەکمان با بڵێن دوای بەربانگیان هەتاوەکو پارشێ و وەجبەیەکی تریشمانیان لە دوای پارشێ و ئیشەکەن بە پێی کاتەکان با بڵێن ئیشەکەن ئیتر خۆی تەڵەبیاتی خەڵکی ژەو کاتانەیە بۆ خواردن بە تایبەتی لە دوای بەربانگەوە با بڵێن دوای ساعت 8 بۆ پارشێ و مشتێکی زۆرمان هەیە لەخوا بەزیابێ لەگەڵ ئێواران بۆ کاتی بەربانگە دەستخۆش زۆر سپاس ژوان ئەمە کولێرەکەیە کە باسمە کرد ژوان ئەوە کولێرەکەیە لێرە دروستی دەکەن با بچینە لای ئەو خاتونەی کە کولێرەکە دروستەکە خانمگیان سڵاوتان لێبێت کولێرەکە چۆن دروستەکەن و ئەم کولێری سلێمانی بۆچی تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوەی تایبەتی هەیە هینەکە تەنوورەکان جوانن تەنوری هینە لەگەڵا تاوتەژی جویجیایە لەگەڵ زۆر خۆش چۆن دروستیەکەنەکە بە کورتی بمان باش بۆچی ئەتی وڵا ئاوە هەویلەکەی شوێن ئەیکەینەوە بە جوانی و ڕێگوپێکی چاک و ئەوان دەستان خۆش بێ زۆر سپاس ژوان ئەوە تا ئێستا ئەوە کولێرەکەیە کە هەر نەو خوارد ئێستا وەکو باسم کرد لێرە دروست دەکرێت و هاوڵاتێکی زۆر خواستیان لەسەر کولێرە هەیە بە تایبەتی بۆ پارشەوکردن باشە ئارام تۆ باسیەوەکەی ژوان نەی خواردەوە بەڵام ئەو کولێرێت تازە بە تازە و بەو گەرمیە خۆشە ئێستا من چۆن فریابکەوم بەم قەدەغی هاتوچوێ بێمەوە و کولێرەی گەرمیش بێنم کەتەینام دەکینێت مایکرۆیفێدا کێشە ناوێ من ئەگەر توانین بێمە بۆ سلێمانی ئەو کاتا بێت تۆ بۆمان بکڕیت و بیێنمەوە ڕاستی دلێمە گەلە توێ یا جێ سەرنجڕۆکێشیەژی ڕاستی ئەو ژن و زەڵام پێکی بە کارتکن ئەو چاشەمیە جوانتربی و یا دژی نعمەتە خودی ئەو هەبە و مرۆڤی ماستۆ تەحینێ پاژی بەخۆ کرد بە دەستەحەت و عافیەت زۆر سپاس بکە ئارام سپاس بۆ تۆ ئارام هاژە وعدیا کە خۆی بۆ دروستکاوانیە آخر وەکو ئەوە خۆش دروست نابێت ئارام چونکە ئەوە فڕنەکە زۆر تایبەتە من ئەگەر دروستیشم کردبێ لە ماڵەوە بڕوان ناکەم بە قەدەرەوەی سلێمانی خۆش بێت زۆر سپاس ئارام کاکێوی وێنەگرمەڵێ پەلەکە بۆی بیخۆین حەزمان لێت دێت شتێکیش دێت چێکین ئیشەڵا زۆر سپاس بتە ئارام ئەم کوردی داد بێژین یەت خوازت ڕیەکی ڕەشە یێ نەدە دوت ڕەشن
بجاوب قال لك هكذا خۆمە زۆر سپاس بەتەوەڕام قال لك ممنون زۆر سپاس ئەگەرنەوە دکتۆرم دەخەزار بنی گەلێک ڕاوەستاندی بەسەدا شوێ دەست پێ بکەین ئەوە تا بەحسکردی پەیڤ گرنگیە پەیڤێ و ئاخفتنێ و شێت ناف ئاینە ئیسلامە پیرۆزدا ئەس هەماشتا دەست پێ بکەم سەردەریەتە گەل تۆڕی جوواکیە چۆوەیە و حتى تو بەیڤەکێ پۆستێکی بڵاوکی چەند تو هزرێت خۆ تێداتی طبعا مسألة تورا كمالات كان هموما همانا من هر لبدايته عن ل 2000 وهرز بداية زود دستم بياكر لبدايته كان بس يعني هندك زارة إنسان كأو حالة أنا بني إلى حد ما براستي لي بيزارة بيتن أم يقبل خمس صراحة زور زارشت ملاو كردي تولي أنا قرايما باشي ده قيلان بردية مثلا لبرتي لان بردية اللي بيشوي خلق زور ببينيان هندك زارة بلاوي أكموا هر شخصي دانم only for me مثلا دانم لوي كسيدي كنا بيني حتى بينك فكري لي أكموا أو زارة أتم بلاوي أكموا تابي تجشتي له تنكا تن أو قصية تن إشي خيري بيوي وند خيرم دقاتي بالمقابل تن قصي سلبيات اللي ودرس بأمن لهم يتدا مسؤول يعني بيغمر في صلى الله عليه وسلم ئەوەی دەبیتە خێری سببی خێرەك هەمان خێرەکەی وی دەگاتێ بە هەمان شێوە ئەوەی دەبیتە سببی شەڕ و خراپەیەکیش هەمان هۆکاری ئەبی یان شعرەکە ئیمامی عەلیە زۆر قسەیەکی جوانە دەفەرمی جەراحات السنان لها التيام ولا يلتام ما جرح اللسان برینێک کە بە گولەی بریندار بووە یان بە شمشێری بریندار بووە تیمارەکرێت چاکە بیتن بەڵام برینێک بە قسەی دروست ببیتن بە ئاسانی چارەسەر ناکرێ لەبەر هەندێ بەڕاستی هەر ئەو قسەی لە ئیمامی عەلیە جێڕنەوە دەفەرمێ حزم دەکرد قڕگم بەقەدر حشتی درێژ باە لە ئەوەی ئەو قسە هەتا داتە دەرێ طبعا قسەکە باسی قورژینە باسی حاڵەتێکی معنەویە یعنی ئەوەندە بیرم لێ کردباوە بزانم چەند لێکەوتەی لێ ئەکەونەوە هەتا قسەکەی ئەو جا بەو شێوازانە بکەم لەبەر هەندێ بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمن یەک بخۆم کە قسەی لێ ئەەکەم کە شتێکی تێدا بڵاوەکەم و زۆر لێ ترسێم زۆر بە حەزەری شەنووسم لەبەرچی سوم لێ گەنجێک بەواستەی من تووشی غەڵەتێکی بێ گەنجێک مەتەلەن بەواستەی من تووشی خوانە خواستە گومانێکی خراپبی یان جویندانێکی بیتن هەست بە ئازارەکەم کە خەڵکێک بەواستەی من تووشی هەر شتێکی بی کەواتە هەمومان دەبێ بەو حسابەی حساب بکەین هەر کەسێک یعنی هەر خەمی خۆمان نەبی خەمی ئەو خەڵکانەمان بی کە بە قسەی ئێمە بریندارە بن یان قسەی ئێمە دەبی تەمای ئەوەی ئەوان تووشی گوناحی بن مامۆستا ئێستا ئەو ژنانەمان بینی کە لەو شوێنە کارەکەن هاوشانی ئەو پیاوانە کارەکەن شەوانێکی درەنگە باشە بەڵام لەوانێ زۆر جار ئەوانیش تووشی تانە و تەشیر ببنەوە ناوزڕاندن ببنەوە لە کاتێکە ئەوان بۆ کارکردنە بۆ بژێوی ژیانیانە ئەمە چۆن چارەسەرەکرێت لە ناو کۆمەڵ بەخۆی بە قەناعەتی من یعنی لە کوردستانی لە حدی ما یعنی واقعی قسا بکەین ئەو مەرحەلەمان تێپەڕاندیە تقریبا هە لە بیدایەتیشەوە نەمان بووە من نمونەیەکی لەسەر قسەی جەناب باسکەم بۆی جەنابەت زۆر ڕاستە مەثەلەن ئافرەتێکە ئێستا من نازانی لەوانێ ئەو ئافرەتە زۆر پێویست بی لەوانێ ئەو ئافرەتەیە مەثەلەن باسی ئەو خوشکەمان نییە لەوانێ ئافرەتێک داکێتیم بی پێویستی بە هاوکاری بی ئامادەبی هەموو شتێکی بکاتن بەس ماڵ و عالی خۆی بژێنێ و خەڵکەی لە جێوە دانیشتیا بە قسەی گەرم تەشیری پێکەم لەگەڵت دامەلەوەی بەس بە شێوەیەکی گشتی ئەگەر تەماشای کۆمەڵگەی کوردەواری بکەین ئەمە تقریبا 2012 بوو کتێبێکم لەسەر ئەو مۆزوعی نووسی دەپرسیار دەربارەی مافەکانی ژن لە ئیسلامدا یعنی زۆر لەو قەزیانەی بەنسبەت ئافرەتی مشکلەنە لە دووەلی دیکە دەوڵەتانی دیکە لە کوردستانی مشکلە نییە یعنی ئیشکردنی ئافرەتان لە قەدیمەوە تەماشا بکە ئافرەتی مە لەگە پیاوان شوانەتی کردیە ئیشی دەخلودانی کردیە دوکاندا ئێستا لە کوردستانی یعنی ئافرەت دوکاندارە فلان و فلانە کەس ناڵێ لۆ دوکاندارە لەوانەیە ئەوانەی تێبینیان هەیە لەسەر ئادابەکەی بی لەسەر شێوازەکەی بی مەثەلەن بڵێن ئێستا هەر کەسێک ئەوە خوشکە بەڕێزەی بینی وەڵاهی زمانی لاڵە بیتن ئەگەر هەر قسێکی لەبارەوە بکاتن مەثەلەن لەوانەی خەڵکێک ئەگەر نا لە کوردستانی ئەو مشکلەمانە لە ڕوانگەی ئیسلامیشەوە بەڕاستی ئافرەت ئەگەر ئادابەکانی تێدا بێنە جێ و ئافرەت ئەوەی تێدابی زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو شتانە هەموو کردیە یعنی ئافرەت حتا شوانەتی کردیە حتا زراعەتی کردیە حتا تیجارەتی کردیە حتا قەزای تیمارکردنی کردیە قەزای طبی کردیە دوای ئەگەر ئافرەت لە مجتمع بکشێنینەوە ئەسڵن مجتمعش هەلە لە بیتن مەثەلەن ئێستا بەسیترین شت مثلا دەسێ خەستەخانەیە تو خێزانی خۆ لە گەردایە لە دوو دکتۆرێکی ئافرەتە گەڕێی لە دوو دەرزی لێدانی ئافرەتە گەڕێی لە دوو کەسێکی گەڕێی قەزدم یعنی کۆی ئەو شتانە نابیتە ئەوە بەس تەشیرکردن بەوانە دەبێ بزانین ئەمە تێدا مەسئولین هەر بوختانێک بەوانە بکەین هەر قسەیەک لەسەر ئەوانە بکەین ئەو قسانە لێمان مەسئولن بەس ئەمن دەمەوێ لەسەر ئەو پرسیارەی یەکەم لەسەر مەسەلەی گرنگی وشە دەمێ قسەیەکی ڕۆ ئەو گەنجە جوانانە بکەم کە وشەی بەکاردێنن زاچە ئەوانەی وشەی جوان بەکاردێنن یان ئەوانەی خوا نەخواستە کە دڵنیام ئێستا ئەوانەی جوان لە من چونکە خەڵکێک
پاشیوە دابنیشی و بە ڕۆژی بی دڵنیام ئەو خەڵکەنیە جوێندان و قسەی ناشرین و قێزەون ئەوانە هەبی تاکیدم بەس لەبەرەوە ئێستا دانیشتن لە ڕێوان ئەو پەیامەشە گەیەنین وشا پێناسەی کەسایەتی تووە پێناسەی مجتەماعی تووە مەثەڵەن ئێستاگەر ئەمە تەماشای ڕابردوو بکەین شاعیرێک هەبووە مەثەڵەن ئێستا باسی مەحویە کرێ کە باسی مەحوی کرا لە جێوە ئەمە هەز بە عیرفانەکەین هەز بە ئیمانیەکەین هەز بە ئەخلاقیاتەکەین بەسی زانیمان مەحوی خۆ کەسمان لەو سەردەمی مەحویمان نەدیتە وشە جوانەکانی مەحوینە ئێستا پێناسەی مەحوی ئەکەن مەثەڵەن باسی ماوەسا عەبدولکەریم مدەڕیسەکەی کە گوتت ماوەسا عەبدولکەریم مدەڕیس یعنی ئەخلاق یعنی تەواضع یعنی علم یعنی سادەیی یعنی خاکی بوون ئێ باشە خۆ جیلی دوایە بە تایبەتی خۆ کەسیان ماوەسا عەبدولکەریمیان نەدیتێ کەسی ڕۆژانە شتی لەسەر بڵاوەکەنەوە نە ئەوە قسەکانی ماوەسا عەبدولکەریم مدەڕیس بوویتە پێناسەیەک لە بۆ ماوەسا عەبدولکەریم مدەڕیس ئێستا ماوەسا عەبدولکەریم مدەڕیسی پێدەناسی حتا پشتی مردنە مرۆڤیژی حتا پشتی مردنێشی لەوەی مثلا ئێستا ئەو گەنجە جوانانە دەبێ ئەو حاڵەتی بزانن ئەوان لە تەمەنی گەنجێتیدا بناغەی دروستکردنی کەسایەتی خۆیانەکەن ئەگەر لە ئێستا خۆیان ڕاهێنا لەبەر خاتری فلان و فلان و فلانی یان لەبەر خاتری حەزەکی خۆی ئیشی ئەو بوو لە تۆڕە کۆمەڵایەتەکان تەشهیر و جوێندان و قسەی قێزەوم بکە ئەوە گەورەش دەبی ئەوە دەبیتە ینی تەبغەیەک بە نێوچاوانی دەنووسرێ کە باسی فلان کەسێک کرا یەکسەر فکر لە جوێندان و قسەی ناشرین و ئەواناکەین بە پێچەوانەوەش ئەگەر کەسێک بی قسەی جوان معقول جوان بکاتن دەبیتە پێناسەیەکی جوان لەبەوەی هەر لەبەر گەورەی ئەو وشانە ئەگەر تەماشای قورئانێ بکەی خوای گەورە دەفەرمی نون والقەلەم وما یسطڕون خوا کە سوێندی بە مەخلووقە خوا بە مەخلووقێکی خوا کە لەکن خوای گەورە زۆر گەورە بی خوای گەورە سوێند بەچی ئەخوا یەکەم بە قەڵەم دووەم خوای گەورە سوێندی بەو دیێڕانە ئەخوا کە دەنووسرێنەوە ئەوە یعنی حەزارات یعنی کەسایەتی یعنی شخصیت بریتە لەو وشە جوانانەی ئەمە دەری دەبڕین دەینووسینەوە قسەی پێ ئەەکەین لەبەر هەندێک قەڵەم کە ئەوەندە گەورەیە کە ئێستاکە ئایپاد و کۆمپیوتەر و ئەوانە جێ قەڵەمی گرتیتەوە قسە نووسینە کە ئەو دیێڕانی دەنووسینەوە ئەوەندە نووسی ئەوەندە جوان بن حیفە گەنجی ئێمە کەسایەتی خۆی پێبەرز نەکاتەوە حیفە گەنجی ئێمە لە بۆ جوێندان و قسەی ناشرین و ڕێزی بەکار پەیف دێر و نویسین هەندێک گرنگ و پیرۆز بتناف ئیسلامێدا بەرامبەر تەشهیر و هەی تەشهیر گونەهاوی چەت ئیسلامێدا و هەمی تەشهیر یەک بان هەیە یەک سەقفە یانژی مرتبەنە حتا گەهتە گونەهاش هەمیە ماستەر طبعا هەر شتێک بە پێی دەرەنجامەکەی ئەوا بیتن یەکەم جار ئینسانی مسلمان ئەگەر فعلەن مسلمانە نابی پەنا لە بۆ تەشهیر و سوکایەتی و بوختان پێکردنی باتن بە تایبەتی ئێستا دێنە سەر و قەزیانە مثلا خوای گەورە دەفەرمی يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا إنساني مسلمان كإيمان دارا دبي حق سيجوان وقصي الراز بكاتن دوام تشهير لدوسي حالتان درست بي يعني أو تم الرقم لك كسكيا مثلا آفرتك الرقم ليا يعني ما مصايك عين الرقم ليا يعني كسك الرقم ليا لبناوي الرقكي خم آمادة ما هموش تيجي بيا بكم يعني أو تجماني بيا أبم لهردو حالة دا خواي جورة دفرميك أو آياتي تازة باسمان كرت أجر مسلماني ولا تقف ما ليس لك به علم يعني خواي جورة نافرمي الظن دفرمي علم يعني دلنياي هرشتك أتوصد لصد لي دلنيا نبي بدو دا بس يقصي لي بكي بكي أو بدو دا شوني بكا كمثلا علم لظن ودرست بك من جماني كم هيا بدو دا شوني كم مثلا لو بابتي شيء حتى دقم يقين بلام حتى نقم يقين نابي قصي لي بكم أو خالي يكم خالي دوام مثلا جمان بردن خواهی گەورە دەفەرمی خۆتان لە زۆربەی گومانەکان بپارێزن چکە زۆربەی ئەو بەشێک لەو گومانانە ئەتوو گومانی پێ ئەبەی بەڵام دوایە گوناحێکی گەورەی لێوە دروستە بی چونکە من لەوانەیە گومانێکی خراپ بە جەنابەت ببەم ئەو گومانە لەوانەیە کوشتنی لێ دروست بی لەوانەیە شەڕی لێ دروست بی لەوانەیە فلانی لێ دروست بی ئێستا مثلا مەسەلەی تەشهیر ئەمن کە هاتم تەشهیرم بە کەسایەتی تو کرد حاشا بابی تو لێ پێچینەوەیەکە خوشتی تو برای تو هاوسەری تو لێ پێچینەوەیەکە هەندێک جارە لە پێنای تەشهیری تو ناگاتە ئەوەی کابرا بەدوای داچوونیش بکە یەکسەر خێزانەکەی خۆی کوشتیە یعنی قەتڵی لە دروست بۆ گەورەتر حتا مثلا ئێستامە لە وەختی کۆڕۆناینە هەموو مامۆستایانی ئاینی بە شانازیەوە گوتیان هەتا دڵنیایانی کۆڕۆنا هەیە دەرگای مزگەوتی دادەخەین دەرگای مەکە و مەدینەی دادەخەین چونکە گیانی مرۆڤی گەورەتر لەوانە وەرە حەزم لەو نقطەی چییە يعني جاني مروفي ئەوەندە گەورەیە ماڵی خوای لەسەردا ئەخرێ کەچی ئەتوو بە تەشهیرێک بە سوکایەتی پێکردنێک بە بێ ڕێزیکردنێک
ئافرەتێک تووشی کوشتنەکەی پیاوێک تووشی کوشتنەکەی فتنەیەکی گەورە لەناو عائیلە دروست یعنی جەزا عقوبەکە دیارکردی نینە بۆ تەشهیرێ نه ئەو بەپێی نەتیجەکەیە مثلەن ئەمە وەکو مسلمان مثلەن ئەوەی بوختان جیاوازە ئەنگۆ پێشتر لێرە باسی بوختانتان کردی ئەم لەبەر هەندێ نامێ مۆزوعی بوختانی تێکەڵ بکەم من لەگە کاکشوانی کە قسەمان کرد گوتی باسی بوختانمان کردێ باسی مامۆستا عەبدولجەلیل بوو گوتی هێنامان لەبەر هەندێ ئەم نامێ مۆزوعی هەردووکی تێکەڵ یەک بکەم بەس مثلەن ئەگە بوختانە ئەوە حکمێکی هەیە جەڵدە لێدانە بانکردنە بەڵام بە شێوەیەکی گشتی ئینسانێک کە مسلمان بی لە دوو ئەوەیە گەڕێت چۆن عیب و عاری مسلمانان دابپۆشی مثلەن ئاەتێکی قورئانی زۆر واضح خوای گەورە دەفەرمی ولا تلمزوا أنفسكم يعني أو آية لو رجعناش لقى عندك ما وصاي بالرئيس بيكو شرح ما ذكرت هندي لك أو آية الرأى واستم يعني أخلاقك تيدايا حسب قصوريك يجزار جوردكم لنا لقى كم زار لخم أو زلنا مجتمعي خوي جورد فرمي ولا تلمزوا أنفسكم أي أواني باورتان حياة طعنوا عيب عار ليك مدن لدو مثلا عيب يكتر مقرن لبرتسي تلميذوا أنفسكم ذا خواي جورد فرمي لدو عيب عاري خوتان مقرن لدو طعن لخوتان مدن كسكايتي بكسايتي خوتان مكان ذا علماء فرمون كس آمادية طعن لخوي بدات كس آمادية سكايتي بخوي بكات بيقومان كس من آمادني نا ذا فرمون دو آمانزيه خواي جورد كوادا فرمي يكم يعني أتو كتشهير بخلشي أكي كجوين بخلشي أدي كسكايتي بخلشي أكي كناوي خلشي أزريني دەبیت هاوڕێی ئەوەی بکەی سبەینی عین حاڵت بەسەرەتوش دادێتەوە چونکە ئەتوو دەواازەکەت کردەوە لەبەر هەندێک کاتێک تاعنە لە خەڵک دەدەی کاتێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان جوێندان و شتی قێزەون دەربارەی ئافرەتێک پیاوێکی بەری و بێتاوانە لێی ئەتوو دەبێ بزانی دەرگا بەڕووی خۆتدا دەکەیەوە چونکە بژینەکان بژین تو چ بچینی دەوی هەلینی بالضبط من دقة دقة ئەوەی لە دەرگای خەڵکی بداتن لە دەرگای دەدێتەوە کەما تەدین و تودان چ بچینی سبێنش ئەوەی دەدوریەوە ئەوە نقطەکی هەیە نقطەی دووەم أو آياتك هذا فرمي ولا تلمزوا أنفسكم خواي جورا ما بستي بيه مثلا ما باسي مسلمانانا كاين ما بستي بيه مسلمانانا ده فرمي حمو مسلمانا للروانجي إسلام وكو أوي وانا يكجستبن أمنو أتو هرتي أواني جمان ليك وكو أوي وانا يكجستبين آية هيس يكشكمان أما دينا عيب عاري زستي خومان باز بكين أما دنينا أما دينا بيرزي برامبر زستي خومان بكين أما دنينا نمونه يجي بسيط مثلا أمن إسهال زستي خوم لواني خليلك لبشتم هبي لواني لسر ملم هبي لواني لسر زقم هبي آية أمن بشاني خلص دم هاورن عيبك من ببينن نا دك شارموا دي بوشم چونك عيبي خوما يعني خلق هي باريك يكزار زور صرفك تنها لوتي برك زوانا كاتن خو عيبي شنيا جوي دسكاري كاتن چونك ناوي عيب عار بخوي وبيتن لو آياتي خواي قورا فيرمان دكا ايما مسلمانان دوازار يك زستين همو من خشكو برای یکشین دبي بزاني چۆن ئەتوو کاتێک سوکایەتی بە دەستەی خۆتەکەی خۆت ناشرینەکەی کاتێک بێڕێزی بەرامبەر مسلمانێکەکەی کاتێک تەعنە و پەلار لە مسلمانێکە دەی کاتێک دەتەوێت کەسایەتی مسلمانێک بشتێنی دەست بە جوێندانەکەی ئەتوو لە کەسایەتی خۆتە دەی دەتوو لە سەروی هەمووشت ئەو برایەتێ گەورەی کە خوای گەورە لە ئێمەی دەوێت ئەو برایەتە شکاندیە لەبەر هەندێ بەڕاستی ئەمن تکایەکی برایانە لەو مانگی ڕەمەزانە نەسیحەتێکی برایان یەکەم زار لە خۆم دوای لە هەموو ئەوانی گوێیان لە ئێمەیە والله بەو جوێندانەی بەو قسە ناشرینانە تەنها کلتور و مجتەمەعی خۆمان ناشرینەکەین خۆشمان دەخەینە بەرپرسیارەتی بەرامبەر خوای گەورە ڕەزاعەن با کەسایەتێکی ئەوەندە لاوازمان نەبیتن کەفی دڵی خۆمان بە جوێندانێ دەرببڕین با فێربین ڕخنەی بگرین با ڕخنە بە پێی موقعەکە با ڕخنەی تون بگرین بەڵام نەگاتە حەدی خوانە خواست تەشهیر پێکردن یان جوان پێدان یان سوکایەتی پێکردن یان لەکەدارکردن لەوەش ناخۆشتر یعنی با ئەوە شتێکی دیکە ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان شخصیەنە من زۆر ئازاردایە ئەمن غەڵەت یەکم کردیە یان ئەمن قسەیەک یەکەم بەدڵی بەرامبەرم نییە لۆ جوێن بە داکم بدرێ لۆ جوێن بە بابم بدرێ لۆ جوێن بە خوشک و کەسم بدرێ لۆ جوێن بە عەشیرەتم بدرێ یعنی لۆ ئەو حاڵەتانە بکرێ یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیفەرموو جوین بە داک و بابتان مەدەن دەیانگوت کو خەڵک جوین بە داک و بابیدا فەرمی کە ئەتوو جوێنت بە داک و بابی خەڵکیدا جوێن بە دایک و بابی توو شەدرێتن یعنی ئەمە بەڕاستی ئەو پەڕی سنوور بەزاندنە یعنی بە هیچ پێوەرەک بەتایبەتی مەثەڵەن ئێستا بە حوکمی ئەنتەرنێت وەسایلی کۆمپیوتەر و ئەوانە زۆر بووە یعنی یەک دنیا تەشهیری دیکەش پەیدا بوو مەثەڵەن یەک لەوانە ڕسم دروستکردن یعنی ئافرەتێک هەیە ئافرەتێکی بە حەیایە یان کوڕێکی بە حەیایە
سەرچی لێ دەکەنەوە لەگەر کەسێکی دیکەی بەکاردەینن بە شێوازێکی ناشرین بە فۆتۆشۆپە یان بە فلان و فلانە ئەو کەسە یعنی ئەوە قیمەی قێزەونی و ناشرینە لەگەر باشە مامۆستا ئەم لەو کاتەیە بۆ نمونە شتێکی هەیە بەرامبەری یاخود بە شێوازێکی خۆی بەم شێوەیە دەریەبڕێ بەڵام ئەو کەسانەی کە دووبارەی ئەەکەنەوە بەبێەوەی بزانن چییە بۆ نمونە کەسی یەکەم کە بەرامبەری یەکێکی تر واکات ئەم تانەوتە شیرەی لیا بەم شێوازەوێنەکەیە گۆڕێ مەبەستێتی ئەم کەسە بشکێنێت بەڵام کۆمەڵگەیەکی زۆر لەگەڵ یا ئەڕوا و دووبارەی ئەکاتەوە بەبێەوەی هیچ زانیاریەکی هەبیان دووبارەکردنەوەی و لاسایکردنەوەی ئەو ئەکەوێتە جنێودان و تانە لێیان یعنی سەرنجەکە یەکجار ورد و زۆریش دقیقی مثلەن ئەمن ئەوڕۆ لە قەناتێکی عەرەبی تەماشای بەرنامەیەکم کردبوێ باسی کۆمەڵێک پرسیە کرد کە لە وڵاتانی عەرەبی ڕوویدایە یەک لە وڵاتانە ڕسمێکیان دروست کرد بوو منداڵێک دانیشتە شورتەیەک لەناو فیلمەکەی دیارە شورتەکە کوژرایە دەرێ ئەوە منداڵی وێ تەماشای کردیتێ دەرێک کە بڵاو بوویتەوە بۆ شکلەی سەدان هەزار کەس تەماشایان کردی و لایکیان بڵاو کرد دوای ئیسپات بووە ژنی کابرای گوتی کاکە ئەمە هیچ کوڕمان نییە لەو تەمەنەی ئەوە کوڕی من نییە دەرێ مەبەسم بدان بناغە لە قسەکەی جەنابێت دەڵێ بەڵام ئەوانە تەنها لەبەر ئەوەی دڵی خۆیان پێ ئاسوودە بووە لایکیان پێ زیاد کردیە خەڵک گوێیان بداتێ ئامادە نەبوون لا بدەن مەبەسم لەو نقطەی چییە یعنی ئەمەن ڤیدیۆیەک بڵاوەکرێتەوە وەک جەناب باس کرد کابرایەک ئامانجی ئەوەیە لە کەسایەتی من بدا یان لە کەسایەتی یوتیوبدان لە کەسایەتی ئەو بەڕێزەی بدا ولا تقف ما ليس لك به علم ئەو کابرایە بە تایبەتی لە ڕوانگەی شەرعەوە کەسێک ئەگەر شاهدی لەسەر کەسێک بدا دەڵێ ئەگەر ناحەزی لەگەڵ هەبی یەکتریان خۆشنەوێ شاهدیان لەسەر یەک لێوە ناگیرێ لەبەر چی چونکە دەڵێ بەرکە لە پەنای ناحەزیەکەی پەلاری لێ بداتن بوختانی پێ بکات و تەشهیری پێ بکاتن ئەو حاڵەتی جەناب باسەکەی یعنی لە ڕووی شەرعیەوە ئەو پڕی لاوازیە چونکە باسمان کرد لە ڕووی شەرعیەوە هیچ ڕێناسی تا ئەتونەگەی یەقین نابێ بە دوای زەن و گومان ئەوانەکەوی ئەو حاڵەتانە لە ڕووی شەرعیەوە حاکم بڕیارەدا سزای دابنێ مثلەن ئەگەر بوختانە ئەوە شەرع دیاری کردیە بەڵام کە بوختان نییە ئەوە دەبی یاسا ئەو حاڵەتانە کە دروستە بن لە ڕووی شەرعیەوە ئەوە دەسەڵاتی حاکمیە پێی دەگوترێ زەجر ئایا حاکم چ بڕیارێکە داتن مثلەن ئیجراعاتی پارەی لەگەرەکە لێ سجنە لێدانە چیە ئەوە حاکم بڕیارەدا بەڵام ئەمە دەمانەوێ باس لەوەی نەکەین لە ڕووی قانونیەوە چی بکرێت چ نەکرێ ئەمە دەمێ وەکو مسلمانێک وەکو ئینسانێک لێرە خیتابەکە لەگە ئەو خەڵکە جوانەی بکەین یعنی ئەتو خۆت و وجدانی خۆت کابرایەک هەڵستایە سوکایەتی بە خێزانی کابرایەکێکا بە خوشی کابرایەکێکا ڤیدیۆیەکی لەسەر ئەبێتەوەی لێ هەڵۆشانەوەی خێزانەکەش بەڵێت هەموو ئەوانە باشە ئەتوو بە چ پێوەرەك یعنی وجدانی خۆت دینی خۆت قیامەتی خۆت کوڕێگە بە خۆت دەدەی بەلای کێکیش بی یعنی ئاخر ئاگامان لێبی یعنی ئەو لایکە مەسئولیەتێکی گەورەیە مقابل بە بوختانێکی گەورەیە یعنی دکتۆر سەر وێ مەسەلەیە ئەوێت تەشهیرێت کرد پۆستەکەیت کرد ئەوێت تێت تەماشات کرد و لایک کرد و کۆمنت کرد هەمان گونەهەوی هەیە بەشدارە ئیمامی عومەر بام قسەکە لۆ بکەم یعنی ئەوە بەس طبعا هاندانە لێ خەڵک لە تاوانەکەی تێبگا ئیمامی عومەر فەرمووی کابرایە کوژرا بوو منداڵێک ئەوانەی بەشدار بوون تێدا هەمووی کوشتن وتیان باشە یەک نەفەر مەثەلەن کوشتیتی فەرمووی ئەوانە هەموو تێدا هاوبەش بوون ئەگەر خەڵکی سەنعا هەموو بەشداریان کرد بە هەموم لە تۆڵەیە کوشتنەوە مەبەستە یعنی ئەوانە پێکەوە هاوکار بوونە ئێستا من نمونە کابرایەک ڤیدیۆیەکی بڵاوەکاتەوە ئەگەر کەس لایکی لۆنەکە ئەگەر کەس تەماشانەکە ڤیدیۆکە لەکنە خۆیتی پاشی ساعاتێکی ئەمری بەڵام کاتێک ئەمن لایکەکەم کرد کاتێک ئەوی دیکە کۆمنتێکی لەسەر نووسی ئەمن ڕەواز بە ئیشەکەیەدەم يعني أو آيتي والذين يحبون أن تشيع الفاحشة برحمة بسيد قطب تفسيري زور جواني لو هذا فرمي أواني حزكا فاحشة بلاو ببيتوا أواني حزكا فساد وخرابكاري بلاو ببيتوا دفرمي خو هر أوانا نينا كدبنه هوكاري خرابكاري أويها باسي شكن لناو خلشي دبنا دروازيك أوانيشن ما بس نسيا مثلا كسي خرابي كرديا أوا حزك الفاحشة بلاو ببيتوا بلام أمن كلايككم لبوكرت ئەمن کە جارێک تەماشەم کرد ئەمن کۆمنتێکم لە بۆرنووسی کەواتە ئەمنیش هاوکار بووم دوایە نقطەیەکی دیکە هەیە لە ڕووی دەرونیەوە بەڕاستی ئەوانەی دەروونزانن دەبی ئیشی لەسەر بکەن مثلەن لۆ خەڵکیمە مثلەن لە ڕووی ذهنیەتەوە ئەوەندە بێتە خوارێ ئللا لە دوو ئەو شتانە بگەڕێک کەشکاندنەوەی کەسایەتێ سەلۆن مونە ڤیدیۆیەک ئەگەر بڵاو بکرێتەوە مثلەن ئەم لەو ڕۆژانە تەماشای ڤیدیۆیەکم کردبوێ مثلا فيديوكا دون فرق سيكن قصي زور طبيعي مزلي سدانشتينا دوها تماشاكم عيني او فيديويا
ویستیان ڕەوازی بدەنێ کوردی نەبوو طبعاً عەرەبی بوو ویستی بیان ڕەوازی بدەنێ دوو نەفەر قسەیەکەن باسی فرەژنیەکەن لە ڕوانگەی ئیسلام و لە ڕوانگەی مەسیحیەت خەڵی گوێ نەداینێ هەڵستاینە ڕسمەکیان هینایە کابرایەک دانیشتێت دە 15 ژنی لە دەورەینە نووسیتی وەرن تەماشای فرەژنی لە مەسیحیەت بکەن لەو ڤیدیۆی کەم و زۆر باسی ئەو ژنانەی تێدانیە باسی ئەوە هیچی تێدانیە بەس دەزانی خەڵکێک هەیە مستەوای ئەوەندە ضعیفە لە زیاتی بە دوو شتێکی علمی دابگەڕێ معریفە دابگەڕێ ئەگەڕێ داخۆ لە چەند دەریوێنەیەکی ناشرین هەیە داخۆ قسەیەکی ناشرین هەیە ئەو جا بەدووی دابچی یعنی ئەوە بەڕاستی قیمەی لاواز بوونە مثلەن حتا گۆڤار و ئەوانەش فێر ببوون مثلەن گۆڤارێک ویستبای پێشی ئەو ئەنتەرنێت و ئەوانە پەیدا بن گۆڤارێک ویستبای خەڵک جەماوەری هەبی لە بەرگەکەی ڕسمی ئافرەتێکی لێ ئەدا هەتا خەڵکەکە بە دوو دابچی داخۆ چیە جاری وایە لە ناوە ڕۆژی دوو خەت بوو هیچ لەبارەی ئافرەتەکەی تێدا نەبوو کابرا پارەیەکی گران و زەبەلاحی بە گۆڤارەکەی دەبەست فی سەبیلی ئەوەی بکرێت هەزدم یعنی ئەمە حەزکردن لەوەی باسی خەڵکی بکرێ حەزکردن لەوەی لە خەسایەتی خەڵکی بدرێتن حەزکردن بە دوو چوونێ ئەو مۆزوعی بەڕاستی لە ڕووی دەرونیەوە کارەساتێکی گەورەیە لە ڕووی دینیش ئەو پڕی لاوازیە ئینسانی مسلمان دکتور ئەvە مە بەحسا ئەمە خەلکی کرد یعنی بگشتی ئەم بچینەت ناف خێزانێدا بۆ نمونە ئەگەر ژنێک یانژی زەڵامەک سفکاتیە بخێزانە خۆ بکەت جهەکێ دی يعني وكي تقولي عيب وعرت خيزانة خويانجي ناف مالا خو بحس بكت قلناها وانا وجزايا وانا ماسترش يا كسي دي يانجي هر وكي وانا آياتي قرآني اواني زواجا كان امن او بروساني مراسماني زواجي كبجداريم كرد بي لبو زور بيان الا لبيرم تشوبي اغن او آياتم شرح كرديا بله اواني زواجا كان بروك دي قنا بدنا او آياتي موضوعك كوتاي بيدي خواهي قولة دفرمي لباسي علاقة بين جن ومردي دفرمي هن لباس لكم وأنتم لباس لهن جنكاني إيوة بوشاكي إيوان إيوش هاوسركان بوشاكي جنكان تانن أكر بداية برنامجي أمن باسم كر بوشاك عيب عاري إنساني أشاريته هر عيب عارك لبنزستم هبي استاتو نازاني أو بوشاك أمني شاردي توا جن بەرامبەر مێردی دەبی ئەو پۆشاکە بی کەم و کوڕێک لە مێردەکەی هەیە پێویست ناکە لە کنداک و باب و خزم و کەسوکاری فەسحی مێردەکەی بکە پیاو کەم و کوڕێک لە ژنەکەی هەیە دەبی ئەو پۆشاکە بی عیب و عاری ژنەکەی بشاریتەوە هەتا هێدی یەکتر چاک بکەن نەک فەسحی بکاتن دوایێ یعنی مثلا حتا من نمونەیەکی قسەیەکی حەزرەتی عیسای دەفەرمی ژن و مێرد كبون جنو مرديك ابن يجزستا يعني سي ابن يجزستا يعني اتوك سكاياتي بجني خوتكي يعني سكاياتي بخوتكي حتى اگر بواقعيش تماشا بكيني مثلا لناو خلشي هر بياوك لكن دايك خوي لكن خشكو براي خوي لكن كسكاري خوي بخراب باشي جني خوي كرد لناو بيش خرا لكن براو خشكو كسي خوي سوكبي هر جنك لناو خزمو كسكاري خوي بيرزي برامبر مردكي كرد لواني او دميداكو خشي لغري دابن بەڵام پاش مدەشی ئەو ژنە لە پێشچاوی داک و خوشتی خۆی سوکە بیتن چونکە بێڕێز بە بەرامبەر مێردەکەی لەبەر هەندێ ئەگەر جارێکی گوناحبی بەرامبەر خەڵکی دیکە ئەو بێڕێزیە بەرامبەر عائیلەی سەدقات گوناحترە چونکە پشکاندنی ئەوەیە جاری وایە دەرهاوێشتەکانی یعنی زۆر خەتەر ئێستا لۆ نمونە منداڵت هەیە داک و باب ئاوێنەی منداڵیە کە ببینی لە دەرێ ڕێز لە داکی خۆیەگری ژنەکە کچووکڕەکە بینن بابیان لە ناو خەڵکی ڕێز لە داکیانەگری ئەگەر لە ماڵێش مشکیلیان هەبی کە ببینی ژنەکە لە ناو خەڵکی ڕێز لە داک و بابیانەگری ئەو کچە ئەو کوڕە لە ناو خەڵکی هەست بە سەربەرزیەکە بەس کاتێک ئەو منداڵی تو کە لە تو فێرشتەبی کە دیتی ئەتوو لەکن خوش کرد لەکن داکرد لەکن خزم و کەسێت بێڕێزی بەرامبەر دایکیانەکەی ئەو مندارە لە گچکەیەوە چاوشکایی دەرەچی هەستەکە کەسایەتێکی مردی هەیە هەستەکە ئەو دایک و بابەکە پشت و قەوەتی وینە ئینسانی لاوازن لۆ چونکە بابیوان لە پێشچاویوان بێڕێزی و تەشهیر و کەمایەتی بە دایکیوان کردیە لەبەر هەندێک بەڕاستی ئەرکی داک و بابی یەکجار گەورەیە جا ئەوە ئەرکی داک و بابی دەبێتە دەواازەیەک لە مەسەڵی تۆڕە کۆمەڵایەتەکانیش مثلەن ئەمن مثلەن بابم ئەگەر ئەمن فێر بووم لە تەلەڤیزیۆنی ئێستا لێرە دانیشتمە یەک دنیا جوێنی بدەم حاشە لە ڕوونگۆ یان کۆمەڵێک پۆستی بکەم یەک دنیا جوێنی بکەم تۆماتیکیەن منداڵەکەی مش فێری نفسی شتەبی بەس ئەگەر ئەمن ئامادە نەبووم تەشهیر بە هیچ کەس بکەم کە باسی خەڵکەی کرا بێدەنگ بووم منداڵەکەی مش فێرە بی نمونەشی بەسیط هەر عائیلەک داک و با فێر بن جونا بدەن
بڕۆ لەکە منداڵیاندانش نفسی جوانانەدا یعنی تەماحەد جاری وایە بابک هەوڵەدا کوڕم جوینان مەدەعی باوامەکە هیچ پێ لەگە ناکرێت لەبەرچی چونکە عملیان ئەتۆ قودوەیەک بووی فێری جوێندانت کرد تازە فێرت کردیە تازە بڕایتەوە دی بە قسەکردنی ئەوە ناویتن لەبەر هەندێک بەڕاستی گوناحێکی گەورەیە واجبە مسلمانان بەتەواوی خۆی لێ بپارێز زۆر جار ئەم شتە ناچێتە لای قانون تۆتە لە ڕووی قانونیەوە لەوانێ سزای هەبیان هەشتێ کەسێکە تەشیر بە ژنەکەی خۆیەکە و کۆی باسمان کرد بەڵام سزاکەی لای خۆی گەورە چییە؟ ناما باسمان کرد یعنی مەثەلەن ئێستاکە هەر نقطەیەک ئەتوو باست کرد بەرامبەر ئەو ژنەی ئەو بوختانی کە پێت کرد ئەتوو لە هەمووی تێدا مەسئولی حتا من بە نمونێکی زیندی باسکەم لەوەی پەیامەکە زۆر واضح بی کابرایەک هاتە خزمەت پێغەمبەری صلی الله علیه و سلم گوتی ئەی پێغەمبەری خوا زینام کردیە یعنی بەخۆی اعترافی لەسەر خۆی کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بڕۆ یعنی اعترافی کردە فەرمووی بڕۆ زاری سێم هاتەوە گوتی ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم گوناحم کردیە زینام کردیە پاکم کەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ناردیەوە زاری سێم هاتو دوای وازی نەهینە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بزانن مەشروب شتی نەخواردوە ئاگای لە خۆ نەبی حتا دوای دەڵێ کە سزایاندا حرەکەیەکی کرد ئەوها هەتا سزا نەدرێ دەڵێ کە هاتەوە ئەو نەفەرەکە لۆ پێغەمبەری جێراوە صلی الله علیه و سلم گوتی کە سزا درا لە محکەمەی دەڵێ ئەو های کردێ دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر تووڕە بوو فەرمووی مادام دەستی برند کرد دیارە پەشیمان بۆ ناباوەتان لێ کردەوە یعنی پاش چەندین جار ئاعتراف کردن مادام لە گەرمەی سزادانی ئامادە بوو نیشانەیەک دەرببڕی کە بۆنی پەشیمانی لێە دەبی دەستی لێ بکێشنەوە یعنی قەزدم ئەوە مەجالی هیچ ئەوانی تێدانێت دوایێ یعنی وەکو مسلمان نقطەیەک زۆر هەیە گرنگە وەکو هەموو دینەکان یعنی دین بریتە لە ئەخلاق پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە کە وەصفی پێغەمبەرەکە بەسێ ئەکاتن وإنك لعلى خلق عظيم يعني بأخلاق وصفي پیغمبرك صلى الله عليه وسلم دعاء پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي إنما بعثت لأتمم مكارم الأخلاق پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي ملوهاتما حتى روشت جوانا كان ساق بكم قسەی من ئەوەیە مسلمانانی عزیز مسلمانانی بەڕێز والله مسلمانێتی ئێمە بە ئەخلاقی جوانمانە گەنجێک کە جوانە گەنجێکی ئەهلی مزگەوت کە جوانە لەبەر هەندێ جوانیە تەنها دەچیتە مزگەوتێ لەبەر هەندێ جوانە کە هاتەوە لەگە خوشتی بەڕێزە لەگە دایکی بەڕێزە لەگە جیرانی بەڕێزە قسەی بێڕێزیان بەرامبەر ناکە سوکایەتیان پێ ناکە ئەو زمانی تەشهیرە ئەو زمانی جوێندانە ئەو زمانی سوکایەتی پێکردنە ئەوە ئەخلاقی مسلمانانە نییە ئەخلاقی کوردەواری ئێمەش نییە خودی مەهمیە پارێزت ئامین یا رب دکتۆر ڕاستی مەحەست کرد زیاتر مە بەحسێ بابەتی کرد بۆچی تایبەتیژی تۆڕی جوواکی گەلک گیرێدایڤی بابەتیە لێم چ بکەین وەختێ مە هەندێک گەلتە خودش فرازی بێت خودی خێرا بنویست و دووبارە ڕەمەزان پیرۆز دکتۆر دەستیش خۆش بێت بەس ئاخفنەکە کورت وەکی دکتوری تایبەتیژی ماژە پێکری تایبەتیژی دویدەمیدا و سەردەما تۆڕی جوواکی گەلک و هەشیاری لایک و کۆمنتێت خوبت نە هەر پۆستێکی وەدیل بەرچاوێوە هین سەحکنێ و پڕینن دوسێ ڕێزەکە بۆ بنویسن ڕەنگە ئەو کۆمنت یانجی ئەو لایکە هیتکن گونەهاوێ گەلک ماستر بووە شوی کەسی ئەوێ ئەو پۆستە کردی یانجی ئەو نویسین بەڵافکری و دووبارەکردنەوەشی ژبان زۆر جار کە ئەیبینێ نازانێت چییە چۆن بووە لەوانێ ئەو مەبەستێکی تری هەبێ ئەم یەکسەر دووبارەیەکاتەوە بێتە هۆی بڵاوبوونەوەی لە کۆمەلگا و تەشەنەکردنی ئەو شتێک کە ئەمان بڵاویان کردوەوە و ئاساییکردنەوەشی لە ناو کۆمەلگا زۆر جار ڕاستە زۆر جار ئەو شتەش ئاساییە بێتەوە کە ئەوە دووبارە بووە بۆ کۆمەلگا بێت شتێکی ئاسایی ئەم بەرەف بابەتت خۆی دی بچین تایبەتیژێ پاکێژەکە تایبەتمە هەیە لێ نزاد بژم ئەفکارێتمەت گەل ئەم تایبەتیژی ومە ئەم دیڤیجاری بەرەف گونداوە چین بە هەر بەرەو شارە دوورەکان ڕۆین ئەمەیان بۆ گوندێکە ڕۆین کە دانیشتوانی گوندی زمناکۆ لە ناوچەی شەمێرانی سنووری دەربەنی خان لەگەڵ پێگەیشتنی گژوگیای بەهارە و قەزوان بە کۆمەڵ بەهارەوە قەزوان سەبین لە ئێوە قەزوان قەزوانە بینیشمان هەر لەناو ئەو خانمانی کە کەلانەکان دروستە کرد بەرهەمی خۆماڵیان ئەفرۆش لەناو ماستاوەکە کەمێک کەزوانێت تەڕ بۆیە دانیشتوانی ئەو گوندە بە کۆمەڵ ڕووەکەنە کوێستانەکان و چیاکانی ناوچەکەیان ئەم ساڵ پێگەیشتنی قەزوان هاوکاتە لەگەڵ مانگی ڕەمەزان هەر لە سەرەتای مانگی ڕەمەزان و قەزوانێکی زۆر هەبوو لە ناو شارەکان هاوڵاتیانی سنووری دەربەنی خانیش بە کۆمەڵ ئەچن بەرهەمی قەزوان کۆکەنەوە ئێوارانیش بەربانی ڕۆژوەکانیان ئەو ڕۆژ و شکاندنیان لە چیاکان ئەوە خۆشە
بە خواردنەوەی ماستا و ئەو ماستاوی کە پڕیەکەن لە قەزوان حەگبەکانیان ئەکەنەوە. بەیەکەوە فیچەرێک ئەبینین لەسەر کۆکردنەوەی بەرهەمی قەزوان لە مانگی ڕەمەزان. وەکو دانیشتوانی گوندی زمناکۆ لە ناوچەی شەمێران کە شوێنێکی زۆر کوێستانیە و لەبەرەوەی زۆر لە ئاسی ڕووی دەریا بەرزە کە تێیدا لە کۆتاییەکانی مانگی چواردا کۆتاییەکانی مانگی چواردا قەزوان پێدەگات و هەمومان هەموو دراوسێ و خزمان پێکەوە هاوڕێیان دێنن دەرەوە و قەزوان لێ دەکەینەوە و قەزوان لێ دەکەینەوە هەندێکیان بۆ ناو دووە و یان بۆ ناو ترسیات هەروەها هەندێکیان هەیە هەندێک کەسی شەیە کە لێ دەکاتەوە بۆ فرۆشتن بۆ بەهێی ژیانی خۆی. چدی منێکە ڕووی ئەم شاخانە داری سروشتی پرچی خاویانە گۆیژ و تاوگ ئارژەنگ و بەڕوو کێکفو بڵاڵوک بایەخ و مازوو هەنجیرە کۆیچە بنەواچ نەرمەوەن یا داری بنێشت واتە دارەبەن. ئێرە شوێنێکی بەرزە هەرچەند خۆریش لێمانەدا ئێرە شوێنێکی بەرزە بۆیە خۆریشتانە نیشتووە کەمێکی تر بامە بێت دوێکی پڕ لە قەزوان دوێکی بەلەزەت بێەوە ناخۆش هەرفرە بەلەزەتە دووەکەمان پڕ لە قەزوان. ئەمە ئێستاتە خۆمان ئامادەکەین بۆ بەروان ئەمە دوی خۆماڵیە پڕ لە قەزوان تام و بەلەزەت. دووەکەی هەر زۆر بەلەزەت سادیەکەین بۆ بەروان. ماشاءالله همین جهت کردستانه جان هر چهار ورزه هر همی پارچه کردستانه هر چهار جهت جان خودش شلاوه جوانی بهلت ازم که گله دریته شو آوا ماستا کزوان ترکا و جمع هاجا برهمیت کزوانا مستی برهمیت هین اواش خراب بچیکتر ام بیجنی بیمک نظام دفعه چت بیجنی لهمو ينقص كتره بيمك عين الوشي قزوان يا زور وردات واي او كاتيك وش كبيتو يا هربا صوزي وطاري يعني هربا وشك بوشك بيستوما بيوتري بنوشك ام بيجني بيمك يا دي كزوانه باشا يا اويل هم يعني جورتر ام بيجني بطم اوي الناس هم هر سواكيكم بس هريك طعمك جدا خوش تراهي بس جوان بموا بلو شونه هر شتيك بخويت ايوه هر خوش درجه او تجي قازانه كاي تراخد ديال مرويبتيان برياني او نعمته خديه زۆر جارێ من پارێکی زۆر سەرفەکەین بۆ سەفەرێکی دەرەوە بەڵام ئەگەر بێت و ناوچەیەکی ئاوا سادە و خۆش بڕۆین چێژی زۆر زیاترە بێت نجات بەرەف تەوەری خۆی دوێ تەوەرەکەش ئەگەر چاومان پڕ بێ لە بینینی ئەو دیمەنانە بێگومان چایەکی باشمان جەبا بێ لەسەر باسکردنی نەخۆشیەکانی چاو لە مانگی ڕەمەزانە بزانین بە ڕۆژوو بوون و چ کاریگەریەکێ بێت لەسەر چاو بۆ ئەم پرسەش ئێمە میوانداری بەڕێز دکتۆر گۆران بەرزنجی پزیشکی پسپۆڕی چاومان کردو بەخێر هاتی دکتۆر دکتۆر گەلە خێراتی ڕەمەزانەوە پیرۆز و هەر تەندروست باش بن هەر چاوت گەشت بێت مانجی ڕەمەزان لە هەموو مسلمانان پیرۆز بێت بێگومان ینی مانجی ڕەمەزان مانگێکی زۆر پیرۆزە ئارامی و
دڵخۆشیێک دەدا بە مرۆڤ ئەوە بۆ خۆی چارەسەریەکە بۆ زۆربەی نەخۆشیەکان. دکتۆر هەموو ئەم دە ڕاست بچینەت ناف کاکیلکە بابەتیدا چونکی مە بەحس بە حەسان نەخۆشیەیە تایبەتیژی کاریگەریان ڕۆژی گرتنێ لەسەر چاوی و دیتنێ چاف چونکی گەلێکی گرنگ و هەستیارە ئەمە گشتی بە هەسکین چاف تووشی چەند نەخۆشیات بێت ئەگەر نەیەتە پاراستن. بەڵێ خۆی چاو باسی ڕەمەزان دەکەین ڕۆژوو بوون ینی هۆکار نییە بۆ توش بوون بە هیچ نەخۆشیەکی چاو ئەگەر چاو ساغ بێت بە پێچەوانەوە وەکووتمان ینی لەوانەیە کاریگەری باشیە بێت وەکو لێ ڕۆژوو بوون ئیسراحەتێک دەدات بە لەش ئەو لەشیش ئیسراحەت دەدا بە چاو یان چکە چاوەکو ئاوێنەیە کە نەخۆشیەکان یان شتەکان لە لەش لێی دەبینی وەکو بەرزبوونەوەی زەخت و چەوری و سوکەری و ئەوانە هەموو لە چاو کاریگەریەکەی دەبینی بۆیە ینی وەکو ڕاستەوخۆ هیچ کاریگەریەکی نەرینی نییە لەسەر لەش ڕۆژیە بەسە ڕۆژێنۆکیم گشتی چاف تووشی چەند نەخۆشیات مەسەن دەبێژی کابرای تووشی زەختا چاوا بین یانژی چاوی تو یەتگەین بین یانژی ئاواسپی ئاوەڕەش ئەوە هەمی چەند نەخۆشینە گشتی بڵێ زۆر نەخۆشیمان هەیەمە لە چاو بەڵام وەکو بڵێ ئەگەر باسی بکەینەوەی کە شای ئەو کۆمنە بڵێ ئاوی سپی ئاوی ڕەش نەخۆشیەکانی تۆڕی چاو کاریگەری شەکرە لەسەر تۆڕی چاو ئەوانە نەخۆشیە دەگمەنەکانن وشکی چاو لاوازی چاو ئەوانە کە ڕۆژانە ئێمە تووشیان دەبین ئەوانە نەخۆشی. دکتۆر زۆر کەس کێشەی یاخود وەکو نەخۆشیێکی چاوی هەیە کە لە نزیکەوە بینێ یاخود هەیە لە دوورەوە بینێ ئەمە هۆکاری چیە و چۆن تووشە بێت؟ لاوازی چاو باز دەکەین لاواز چاو سێ زۆری هەیە دووربینی نزیکبینی هەروەها زۆرێک لە لاوازیمانێ پێی دەڵێن ئەستیگماتیزم واتە شت بە تەرکیز نابینی بە سافی بەڵێڵی دەبینی طبعاً ئەوە دەگەڕێتەوە سەر شێوەی چاو خواوا خەڵقی کردووە دەبینی چاوەکە درێژترە لە طبیعی یان کورتترە یان وەکو بڵێ شێوەی خڕنیە وەکو تۆزێک هێلکەیە ئەو وا دەکات ئەو لاوازیە دروست دەبێت بۆ نمونەگەر چاو درێژتر بێت لە حەزمی خۆی لە طبیعی لە بۆ تەمەنی ئەو تەمەنەی کە هەیە لەو کاتە تووشی مەسەلەن نزیکبینی دەبێت ئەگەر کورتتر بێت تووشی دووربینی دەبێت ئەگەر تۆزێک هێلکەی بێت کە ئەو شتانە بە ئامێر بە دیار دەکەوێت تووشی ئەستیگماتیزم دەبێت پەیوەندی بەو قیاسی ئێستەی چاوە نییە بۆ نمونە هەیە چاوی زۆر گەورەی بەس کەمە بینێ ئەوەیە ینی لاوازی دروست دەکات دەبێت چاوی درێژە لە طبیعی نەخۆشی نییە خەڵقی چاوا دەکات کە تووشی دووربینی و نزیکبینی و ئەستیگماتیزم ببی ئەوە وا دەکات کە تۆ پێویستت بە چاویلکە بێت و بە چاویلکە ئەو گۆڕانکاریە ڕاست بکەوە تاکو وێنەکان بە سافی بگاتە سەر شەبەکەی چاو تۆڕی چاو بە سافی ئەمە لە تەمەنێکە ڕوایە یاخود زگماک کە لە دایکە بەوەی لێ بڵێ هەمانە لە زگماک کە لە منداڵ دەبێت دەبینی منداڵەکە چاوی لاوازە یان دوای پەیدا دەبێت لە دوای یەک ساڵی بەهۆی چیەوە پێیا بێت دکتۆر زۆربەی جار وەکو بڵێ لە یەک ساڵی و دو ساڵی و هەتا ئەو زگماکەکەیە یعنی وەکو بڵێ جارێ بە دیار نەکەوتە دوای بە دیار دەکەوێت زۆر جاریش لە تەمەن لە تەمەنی مەسەلەن 10 ساڵی بۆ سەرەوانە ماندووکردنی چاوە هەندێک جار خاستن لە منداڵان بە تایبەتیوانێک کە زۆر مۆبایل و ئێستا و بەکاردێن زۆرێک هۆیەکە بۆ دروستبوونی لاوازی چاو. یعنی دکتۆر تایبەتی ژێوەیەکی تەژی بەحەسکردی باشە نوکە تۆڕێ مۆبایل یانژی تابلێت یانژی هەر ئامێرەکی زیرەک بێت ناف هەمی ماڵە دەهەنە هەمی زاروکژی دی يعني 24 ساعة پیش چاوتوانا زیادتر چه کاریگریت خراب سر چاوتوانات یعنی زیادتر یعنی زاروک پشتی چند ساله کردن دی چه نخوشی زیاده بد ناف ملتی مدام تایبەت کوردستانی بحث کین و ئێمە کاریگەری ئەو ئامێرە زیرەکانە یان شاشەی سکرین بە عام باز بکەین کاریگەری خراپی هەیە بەڵام ئێمە چونکە چەند ساڵێکە بڵێن ئەو جێ ئامێرانە پەیدا بوونە جارێ وەکو بڵێ داتای دوورمان لە دەست نییە چەند کاریگەری خراپی هەیە بەڵام ئەوەیە کە ئێستا دەبینین کاریگەری خراپی هەیە منداڵ تووشی خێلی دەکات منداڵ تووشی لاوازی چاو دەکات کە بۆ ماوەیەکی زۆر بەکاری دێن دەبینی مەسەن کە دەردەچێت لەوەی
4 سعات و 5 سعات لە دیاریدا دەنوێشێت ڕۆژانە زۆر جار تووشی لاوازی دەبێت دێنە لامان نابین ینی بۆ دوور نابینن لەبەرەوەی زۆر تەرکیز بۆ نزیک دەکەن چاویان تووشی تەشەنوجات دەبێت و دوای ئەو ئەگەر زوو چارەسەر نەکرێت واز لەو تەرکیزە بۆ نزیک نێنێت شتەکە دەبێتە دایمی تووشی لاوازی چاو ئەدەم دکتۆر پرزگرێتی گەلێکن و ئەم نەشینژی کنترۆل بکەیت چونکی هەن نافهەمی ماڵەدا هەیە و گەلێک ژێ توش بینە زۆرکێتۆنە فێری وان مۆبایلا بینە ڕۆژانە گرنگە مەسەرەن ئەم چۆ کنترۆلکەین چەند سەعەتا مۆبایل دەستێ زارۆکیدا بێت چ شێوەیەکی بێتە تەماشاکردن یانژی بێتە بکاریناندا و هێدی بێتە کنترۆلکردن تووشی وان نەخۆشییانە بێت خودێنەکەت پشتی چەند ساڵی بە پێی توێژینەکان لە دەبێت تا 2 ساڵ بەکارنێت مناڵ کە لە کۆرپە تا 2 ساڵ نابێت مۆبایلی بدێت دەستی بەکاربێنێت لە 2 ساڵ تا 5 ساڵ نابێت لە 2 سعات لە دوو کاتژمێر تێپەڕ بکات لە ڕۆژەکە بە تەواوی اینجا ئایپاد بەکاردێنێت یا مۆبایلیان لە تا شاشی تەلەڤیزۆن نابێت لە دوو کاتژمێر لە ڕۆژەکە بە کاملی تێپەڕ بکات تا 5 ساڵ پاش 5 ساڵ دەبێت بەکارهێنانی لە ژێر چاودێری دایک و باوک بێت نابێت ینی ئەوها بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ بەکاری بێنێت نزیکی و دیریە مۆبایلێ بۆ هەمی تەمەنە ئەم بێژین چ جوورە بکارانی نەکیە باشە و چاوت مرۆڤی هەر تەندروست بینن بەێ خۆی هەر لە حاڵەتی ئاسایی دەبێت 40 سانتیم دوور بێت لە چاو هەر تەمەنە ساغ بێت بڵێ خۆی دووری 40 سانتیم بڵێن ئەوە دووری تەبیعیە بۆ چاو کە بەباشی ببینێت باش دکتۆرم دەزیێتتر سەر نەخۆشیێت چاوەوەشکی گەلێک جارام توش بینێت چاوت مەماندیت بنیانژی ڕوندگاتکن کە چارەسەری چێ وش بەرچە ئەو دەبنە نەخۆشێن مازنانە لێ دێ بەرە هەفکارێمە ئاراس ئەمینی بچین باوەکە ڕاستە خودت گەلمەدا زیاترم دەرسەروی بابەتی بەحسبین ئاراس ئەفدەمەوە باش تایبەتیژ ئەس بەحسام یعنی نافچە ڕاپەڕین و ڕانیە بکەم پاشیف چاوەتێن دەرباسکردن خەلک بەحسا ئەف ساڵەیە ڕەمەزانە سەردەما کۆرۆنای چاوت کرد و بزانی کا سەردانەتە ئەف شەوە بۆ چ جهەیەکی بێ ئاراس فەرمو ژبان خۆتان دەزانن کە شەوانی مانجی ڕەمەزان بەراورد بە شەوانی دیکەی مانگەکانی دیکە تایبەتمەندی خۆی هەیە خەڵک لە ڕۆژان بە تایبەتی کە ئێستا لە سەردەمی بڵاوبوونەوەی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنایەوە داوامی فەرمانگە حکومیەکان داخراوە خەڵک ڕۆژانە زیاتر لە ماڵەوە دەمێنێتەوە ئەگەر بێتە دەرەوە زیاتر ئێوارانە دەنا شەوانە خەڵک شەوان زیاتر دێتە دەرەوە بۆ دەرکردی بێتاقەتی خۆی و زیاتر لە شەواندا هەموو ئەو شوێنانەی کە خواردن و خواردنەوەکان دەفرۆشن زیاتر کراوە بۆ نمونە لە شەوانی مانجی ڕەمەزاندا چایخانەکان ئەو دوکانانەی کە ساردەمەنیەکان دەفرۆشن یاخود ئەو ڕیستۆرانتانێک کە خواردنە خێراکان دەفرۆشن تا درەنگانی شەو کراون لەناو هەموو ئەوانەشدا ئەو شوێنانەی کە یاخود ئەو دوکانانەی کە سەموخانەکان بەگشتی سەموخانەکان کولێرەخانەکان نانەواخانەکان هەموو ئەو شوێنانە تا بەرەبەیانێکی زوو تا نزیک مەلابانگدان دیارە ئەوانە کراون خەڵک دێ بۆ پارشێ و کولێرە دەکرێت سەمون دەکرێت نان دەکرێت ئێمە یەکێک لەو کولێرەخانانە کە ئێستا کار دەکەن ئەوان تا نزیک مەلابانگدان دەمێنەوە و ئەو خەڵکانەی کە پارشێو دەکەن دێن لێرە کولێرە دەکڕن و پێداویستەکانی دیکەی خواردن وەکو کولێرە وەکو ناسازی وەکو جۆرەکانی دیکە کولێرە دەکڕن من دەچمە لای خۆیان بزانم ئەوان لە شەوانی مانجی ڕەمەزان چۆن کار دەکەن و لە پێشتردا لە ڕۆژانی ئاساییدا چۆن کاریان کردووە سڵاوتان لێ بێت وەستا گۆران وەرێرە با هەندێک قسە لەگەڵ بکەم وەستا سڵاوت لێ بێت ئێستا چۆن کار دەکەن وەستا گۆران پێشتر چۆن کارتان دەکرد و ئێستا کاتەکانی خۆتان لە ڕەمەزان چۆن گونجاندوو ئەگەر بێتە ئێرەوە ئێستا تەمان عەسران هەمانە هەتا مەغریبان دەڕۆینەوە سەعات دەی شەو هەمانە تا ساعت تاکو سێ هەمانەستا چی دروست دەکەن زیاتر چ جۆرە کولێرەیەک دروست زیاتر ناسازی تەڵەبی لەسەرە ناوسازی تەڵەبی زۆر لەسەر ڕەمەزانە بەتایبەتی ڕەمەزانە کولێری جۆمان هەیە قیمەمان هەیە کونجیمان هەیە زەعفەرانمان هەیە ئەو بابەتانمان هەمووان عادەتەن تا کەی دەمێننەوە کەی دەست بە دروستکردن دەکەن و تا کەی دەمێننەوە سەعات دە لێرەین تا نزیک سێ تا سێ لێرەین بە بەردەوامی هەموو شەوە بازارتان بەراورد بە ڕەمەزانەکانی کە چەند ڕەمەزانە ئێوە شەوانە کار دەکەن بازاری ئێوە بەراورد بە ڕەمەزانەکانی دیکە بە خۆت زانی ئەو ساڵ
مەترسی کۆڕۆنا لە ئارادا بوو بازارتان چۆن ئەگە بی تێرە بووی لە کامیرەکەی دەرسی وڵی بۆی بڵێ ساڵانی ڕابردوو ئەو ساڵبەر معاش دواکەوتنەوە ئەو شتانە تۆ تەسیری هەیە بەچاو ساڵانی ڕابردوو نام بەردەوام ئیشخۆمە هەر کردووە بابەتە تەندروستی خۆپارێزیەکانتان چۆنە دەبینە ماسکتان کردووە دەستکێش کڵاو وڵای جا ئێمە خۆپارێزمە هەر بەردەوام بۆ هەر کردوشمانە هەر دەشکەن ئینشەڵڵا لەبەرەوەی هەر خۆپارێزی هەر بۆ خۆشمانە بۆ هەوڵاتانیشە ژڤان وەک دەبینی لێرە کولێرەی سادە هەیە کولێرە بە قیمە هەیە کولێرە بە زعفەران هەیە کولێرە بە کونجی هەیە ناوساجی هەیە هەموو ئەو بابەتانە هەیە لەگەڵیدا نانەواخانەکان کولێرە خانەکان و سەمونخانەکانی شکراون شبان لەگەڵ هەموو ئەوانشدا لە ساڵانی ڕابردوو کە ببیرتان بێ لە کۆڵانەکان بە تایبەتی ئەو کاتێک کە سەمونخانە و نانەواخانە و کولێرەخانەکان زۆر نەبوو خەڵکانێک لە کۆڵانەکان دەگەڕە سەمونی گەرمیان دەفرۆشت لە ڕێگا کە هاتم یەکێکم بینی بە ماتۆر سکیلێکی کارەبایی تەبەدۆرێکی لە پشتەوەدا نابوو لە ناو خامێکی سپیدا سەمونی گەرمی دەفرۆشت و هاواری دەکرد سەمونی گەرم سەمونی گەرم هەڵبەت ئێستاش لە بەشێک لە گەڕەکەکانی ڕانیا لە کۆڵانەکان ئەگەرچی وەکو دیاردەنیە کەمە بەڵام هێشتا ئەوە هەرماوە بە تایبەتی باشە ئاراس ئەوە بەهۆی ئەوەیە کە قەدەغی هاتوچۆ هەیە هاوڵاتیان ناتوانن زۆر بێنە دەرەوە یاخود لەبەر ئەوەیە کە بڵێن ئەو کللتورە هەرماوە ئەو شێوازەی سەمون فرۆشتن و کولێرە فرۆشتنە هەیە گەل وێن نرخێتۆنەژ بڵێ بڵێ نرخەکان لە پرسیارەکەی شوانەوە دەست پێ دەکەم نرخەکان هەمان نرخە لە سەمونخانەکان 8 دانە بە هەزارە بێگومان لە لای ئەوانیش هەر 8 دانە بە هەزارە بەڵام ئەوان کاتێک لە سەمونخانەکان دەیکڕن لەبەرەوەی بڕێکی زۆر دەکڕ یا ژمارەیەکی زۆر دەکڕن بە هەرزانتر دەدرێ بە ئەوان واتە دەدانە و 12 دانە دەدرێ بە ئەوان بۆی ئەوان دەتوانن بە هەمان نرخی سەمونخانەکان ئەو سەمونانە بفرۆشنەوە سەبارەت بۆی کە بابەتەکە پەیوەندی بە قەدەغەکردنی هاتوچۆیان دەکرێت بڵین بە هەردووشێتی هەم بە قەدەغەکردنی هاتوچۆ و هەمیش بۆی کە هەندێک خەڵک ناوێتە سەمونخانەکان یاخود لەو کاتەدالانی ئۆتۆمبیلی لە بەردەست نەبێ یاخود دوورە ناچار لە بەردەرگاکەی خۆی لەو خەڵکانە کە سەمون دەفرۆشن دەتوانێت سەمونەکەی خۆی دەست بکەیت دەستخۆش ئاراز ئەم شەو پامنێرانمان زۆربیان لە دوکانی کولێرە و ناوساجیەکان بوون پارشەوێکی باش بکەن و نۆشی گیانیشتان بێت دکتۆر ئەم دیسە بەگەرنەوە سەرپرسگریەکێت و تووشی چاوید بن ئەس vê جارێ بەحسا پاراستنا چاوی بکەم gelek cara me gulê bidin bêjin bû çava gêzer geleka baş e her endamekê cestê jî xwarineke taybet yan jî her tiştek bû baş e ku mirov parêzit û herê tendrûz bid bû parastina çavî ji bilî gêzer eger raz bid ji bilî gêzer çi tiştekê dî baş e an jî çi vîtamînek bû çavî baş e Belê xwe bû çaw vîtamîn A vîtamîn B zorî B1 û B2 B3 ya ku du sê vîtamîn C taban vîtamîn D اینجا دێنە سەر کارۆتینۆید ئەوەی بڵین گێزەریتیایە لە گێزەر هەیە لوتاین و گزانتین و زینک معدەنی زینک ئەوە زۆر ضروریە بۆ گێزەرش هەمی تشتێکی باشترە بوو چاوان زینک گێزەر لەبەرەوەی لوتاینی زۆر تایە ئەوش بۆ تۆری چاو بۆ شەبەکەی چاو زۆر گرنگە شتێکی دیژی باش تەمان ئەمە گەر بین تا لەبیر نەکەین بینە سەر ڤیتامینەکان زۆربەی لە خواردنەکانی بڵین بەرهەمی شیر هەیە وەکو پەنیر و زبدە و هەروە گەر بین باز بکەین ئەوە بۆ بەیانی بۆ نێڕوانان مەسەلەن گۆشت زینگی تایە دەتوانین گۆشت هەم استفادەی زۆرە گۆشتیش لێرە زیاتر مەسەلەن گە بینەوەی کە زۆر ئۆمێگە 3 تێدا بێت بۆ چاو باشە مەسەلەن جەرگ زۆر باشە هەر دکتۆر بەڵمانەوەتی مادەم گۆش ناخۆی چاوە کزە بێ و ئەوە ڕاستەوان تەمانەگەر هیچ نەخۆی نەخۆی تۆ لێرخوانە نەقز ڕوو دەدا لە ئەوانەی کە ڤیگانن ئەوانەی کە هیچ گۆش ناخۆن چیان کزە دایبە ئەوە تەعویزی دەکەنەوە بەچی تەعویز دەکرێتەوە بۆ نمونە بۆ نمونە بە سەوزەوات و میوە بە خواردنی مەسەلەن سەوزەوات ڕووەکە سەوزیەکان بە شێوەیەک ئەوانش پرۆتینەکانی تێدایە هەروە ڤیتامینەکانی لە ناو دەست دەکەوێت هەروە مەسەلەن خواردنە پاقلەیەکان وەکو نۆک و نیسک و ئەوانەش هەمووی پڕە لە ڤیتامین و پرۆتینەکان هەروەها مەسەلە خواردنی بڕۆکۆلی زۆر باشە ئەویش سپیناخ
بۆ چاو زۆر باشە ئەوش ئەوەی زۆر لوتاینی تێدایە سەرەزات و مکەسەرات کە پێی دەڵێن ئەو زۆر باشە بۆ چاو هەر ئەندامێکی لەشی بەرامبەردا پاقشکردن gelekۆ گرنگە چاوی پاقشکردنێک ئەداتێکی پاقشکردنی هەیە یانژی چاف ئۆتۆماتیکیان خۆ پاقشت کرد و ئەگەر ڕۆسا بە چاخ و پاقشت خۆی زۆر جوان بستە و هاتێنە خواردن دوای دێ سەر بیئە کەشوهەوە کەشوهەوە زۆر گرنگە بۆ چاو بۆ خاوێنی چاو لێرە ئێمە چۆن ددان پێویستی بە پاک و خاوێنی هەیە و بە پاراستن هەیە چاویش لە هەمان کات چکە چاو وەکو بڵێ زۆرترین ئۆرگانەکە چەورە چواردەورەی چوار زۆر چەورە تاوەی چاو نەرم بێت و وەکو بڵێ فرمێسک چەوری تێدایە ڕۆخی چاو هەمووی چەورە ئەم پێویستی بە خاوێنکردنەوە هەیە کە ڕۆژانە بیشۆی بە ئاوی گەرم ئاوی شلەتێن ڕۆژی جارێک بتوانانی بە سابوون باشتر وایە سابوونی تیژ نەبێت یان سابوونی منداڵان بەکاربێنی و هەروەها ئەگەر بتوانی مانجی جارێک یان دوو جار هەڵم بکەیت بۆ چاوت شیشتنا تو بەحەسکی دکتۆر یش بلی سابینی ئاوا یا نێو گەرم نێو تازی یعنی چاو ئەم بشوین نەش دەرڤە هەر وەکو بڵێ کە دەم چاو دەشوین مرۆڤ ئاگای لە خۆی نییە شێلانێکی لەگەڵە لەگەڵ شوشتن و شێلانە بۆ چاو گرنگە باشە دکتۆر باسی خواردنمان کرد و پاکردنەوەی ئەی نەخەوتن یاخود ناڕێکی لە خەوا چ کاریگەریەکی لەسەر چاوە بێت بەڵێ خەو زۆر گرنگە بۆ چاو لەبەرەوەی ئیسراحەت دەدا بە چاو زۆربەی ئەو نەخۆشانەی کە تووشی وشکی چاو دەبن خەویان باش نییە چکە ئێمە بۆ ئەوەی چاو تووشی وشکی نەبێت لە هەمان کات پێویستی بە ئیسراحەت هەیە نووسن زۆر گرنگە بۆ چاو هەستیاریا چاوا تایبەتی ژیان گەلە جارە گولێت بین تایبەتی ژیان هێدی ماستەر لێتن یان ژیش گەنجا و پێ هەل هەستیاری ئەم بزانی کاچەوە چاوێت مرۆڤی تووشی هەستیاریە بن حەساسیە و چاو مرۆڤ شێت خۆش حەساسیە پارێزت چارەسەری حەساسیەژی چیە بڵێ هەستیاری چاو بە شێوەیەکی گشتی دوو زۆری هەیە زۆرێکی هەیە زیگماکە دەبینی لە منداڵیەوە لە تەمەنی 8 ساڵ تا 10 ساڵی بە دیار دەکەوێت تا تەمەنی 18 ساڵ کە گەورە دەبێت سەبر باش دەبێت لەبەرەوەی جسمی لەشی لەگەڵ ئەو هۆکارەکانی بڵین تووشی هەستیاری دەکات لێڕادێت و باش دەبێت لەو ماوەیە دەبێت چارەسەری وەرگێت بەڵام هەستیاری هەیە پاشان ڕوو دەدات دەبینی لەبەر ئەوەی ئیشەکەی تۆز و خۆڵی تێدایە یان گەرمی تێدایە یان لە مەوادی لە شوێنی کارگەی کیمیاوی ئەوانەی کار دەکات تووشی هەستیاری دەبێت ئەویان دەبینی ماوەیەکی زۆر دەخایێنێت لەبەرەوەی هۆکارەکەی بەردەوامە دەبینی ئیشەکەی وایە ئەوانە تووشی هەستیاری دەبێتەوە هەستیاری چارەسەر دەبی بکرێتن چارەسەرەکانی جگە لە قەترە و شت دەبێت پارێزی و پاراستنی لەگەڵ بێتن دەبێت ئەوانەی کە تووشی هەستیاری دەبن دوورکەونەوە لە تۆز و خۆڵ و بۆنی تیژ و کە دەنین بۆنی تیژ هەموو شتێک دەگرێتەوە هەروە دەبێت بە بەردەوامی چاویلکەی پاراستنی تیژی کاریگەری لێتکن یان خواردندا خواردنی تیژ کاریگەری نابێت بەڵام مەسەلەن بەکارهێنانی عەتر و ئەوانە عەتری بە قووەت جگەرە زۆر کاریگەری هەیە لەسەر هەستیاری چاو باشە دکتۆر زۆر جار وتوانەکە فرمێسک ڕشتن چاو پاکەکاتەوە ئایا ئەمە تا چەند ڕاستە و چەند جۆر فرمێسکەیە بۆی کە بتوانێت ینی ئەو چاو پاکاتەوە یاخود لە ڕێگەی پیازجنینەوە کە جۆرە فرمێسکە گێتە خوارەوە تیژە وەکو باسی کردبوونەکە تیژە فرمێسکێکی ئەمە چاو پاکەکاتەوە یا ئیلا بێ بە مەڵهەمێکی خۆیان بە شۆردنی چاو پاکیکەینەوە باشترین پاکەرەوەی چاو فرمێسکی خۆمانە ئەوەی کە خۆمان فرمێسکەیەمانە تاکو ئێستا هیچ معمەلێکی شتێک نەیتوانیوە ئەو فرمێسکە وەکو ئەو دکتۆر مرۆڤ بکتە گریانجی هەمە ئۆتۆماتیکیان بێنە خوار ئەنێ بگریە ئینسان بگریە خاوێن دەبتە گریان شتێکی ترە ئەوە گریان شتێکی ترە علاقی بە فرمێسکێکی جۆرێکی ترە فرمێسکێکی هەر فرمێسکی خۆتە بەڵام ئەوە نییە بڵێ خاوێنی دەکاتەوە پێچەوانەوە ئەوەی کە خبرەی خۆم یەک لە هۆکارەکانی توشبوون بە وشکی گریانە یعنی ئەو نەخۆشانێکی دەیان بینم زۆربەی کات دیتمە زۆر دەڵێن ڕابردووی گریانیان زۆرە لەبەرەوەی گریان زۆر ئەویش
خێواوێکیتیا فرمێسک ئەو خوێواوە ئەزیەتی ڕۆخی چاو دەدا بڵێن غودەکانی ڕژێنەکانی چەوری ئەزیەت دەدا بە دەبێتە هۆی کەمبوونی چەوری لە فرمێسک ئەو حەسەب خبرەی خۆمیانی ئەو شتم لێرە ئەوە کردووە ینی فرمێسک زۆر گرنگە بۆ چاو فرمێسک هەر ئەوە نییە پاک خاوێن کاتەوە چاو دەپارێزێت لە میکرۆب و لە بەکتریا چکە وەکو لێ مادێکی ئەنتیبایۆتیکی تێدایە هەروەها تەبەقەیەک دروست دەکات لەسەر چاو نایە لێشت کاریگەری لێ بکە ینی ئێستاگەر من لێرە دانیشتوم من نەخۆشی وشکی چاوم هەیە تۆ هیچ عیبت نییە بۆنێک لێرە بێ یەکسەر چای من ئاو دەکە بەڵام چاوی تۆ ئاو ناکە لەبەر ئەوەی تۆ چاوت ساغە فرمێسکەکەت بە تەواویە. باشە دکتۆر چ جۆرە فرمێسکێک بێتە خوارەوە بۆ نمونە تۆڵەی بە گریان نابێ بەڵام بۆی چاومان پاک بێتەوە چه فرمێسکێک هەبێت چۆن خۆمان بینینە گریان یاخود بەهۆی خۆی فرمێسک ئێمە هەست ناکەین بەوە خواوا دروست کرد لەگەر هەر تروکاندنێک فرمێسکی نوێ دێت ئێستامەکە چاو دەتورکێنی کە ئاگامان لێن ئێمە لە دقەیەک 12 تا 15 چاومان دەتورکێنین کە زۆر گرنگە و تروکاندنە بۆ پاراستنی چاو تا چاو شک نەبێت لەگە هەر تروکاندنێک ڕژێنی فرمێسک ئیفرازی فرمێسک دەکات ئەوە کەیتر دێب لە جۆگەی فرمێسک دێتە ناو دەڕوا زۆر جار زۆر کەس لە خۆشیە لە کاتی پێکەنینە فرمێسک بچێت خوارەوە ئەوە مۆزوع ئەچترە ئەوە فرمێسک لە کاتی خۆشی و ناخۆشی ئەو عیلاقی بە هەستکردن هەیە هەستکردنت وەکو بڵێ تەحفیزی مێشک دەکات سنتەری بڵێن مەرکەزی ئەوەی کە فرمێسک یا ئاز دێ بۆ چاو فرمێسک ئەو عیلاقەی بە هەستکردن هەیە شتێک مادام ئەم چینە نافی بابەتی دەبێت ئەس دو حالاتە بەحەسکەم دکتۆر بۆ نمونە ئەم دێ تۆڕە بین ڕاست چاوێتمە سۆڕ لێتێن ئەو چ مەسەلەیە یا دوێژی وەختی ئەم خواردنەکە تیشت قوین ڕوندەکش چاوێتمەتێن ئەوەی یەکەم تازە باسم کرد چاو وەکو ئاوێنەیەک گۆڕانکاریەکانی لەشی لێ دەبینی تۆ کێکێک تووڕێ لە چاوی دەیبینی دڵی خۆشە لە چاوی دەیبینی ئینسان کە مرۆڤ کە تووڕە دەبێت تو ئەگەر لێنی احتیمال ئەو کاتە زەختت بگرن زەخت زۆر بەرز بۆ تۆ هۆرمۆناتی جسم ڕژێنەکان هەمووی دەگۆڕێ تێدەگەین وا دەکات بڵێن ملو لە خوێنەکانی چاو گرژ دەبن ئەوەیە کە چاو بە سۆری دەبینی خراپە کاریگەریت خراپ سەرچاوی هەناوی وەختیان ئەو کاتی ڕاستە خۆنا بەڵام کە بە بەردەوامی ئەکید کاریگەری خراپی دەبێت و یا خواردنێتیش چاوایە ئەوەی خواردنێتیژیش ئێمە دەمە لوتە گوێیە چاوە لە ژوورەوە هەموو ڕەبتە بەیەک مەسەرەن تۆ کە قەترێک لە چاوت دەکەیت تامەکەی دێتە قورگت هەندێک زار لە قورگت هەستی پێ دەک لە بەرەوەی لە گوێت قەترە تێ دەکەی لە قورگت ئەوان علاقەیان بەیەک هەیە بە تۆ کە مەسەلەن شتێکی تیش دەخۆی تەسیل لە چاوت دەکات بۆیە فرمێسک دەکات وەکو بلێ ئەوەش هەر خۆپاراستنێکی چاوە وەکو بلێ ڕەتفعلێکی چاوە کە خۆی بپارێزێ لە تیژی یەکسەر ئاز بۆ مێشک دەڕوا کە فرمێسک بێ تاکو چاوت ئەزیەت نەخوات. باشە دکتۆر کاریگەری پلەی گەرما و سەرما لەسەر چاوچیان تیشکی خۆر بڵێ ئەکید سەرما و گەرما کاریگەری هەیە سەرمای زۆر دەبینی چاوت ئاو دەکە گەرمای زۆر دەبینی چاوت و شک دەبێت هەردووکیان چاو و شک دەکەم سەرمای زۆر گەرمای زۆر بۆیە لێرە چاویلکە خۆپاراستن لە ڕۆژ یان لە بەف مەسەن کە تو دەچێ ناو بەفر چاویلکە لە چاو دەکەی بۆ چکە مەسەن هەوا ساردەکە یان ئەشعی کە لە سپیاتی دەردەچێ ئەشعی یوڤی مەسەلەن ئەوە ئەزیەتی چاو دەدا تۆ پێویستت بە چاویلکە هەمان کات لەبەر ڕۆژ و لەبەر ڕۆژی بە قوت تیشکی ڕۆژ چاویلکە لە چاو بکەیت. باشە دکتۆر ئەو چاویلکانەی کە فەیکە بەکارێنرێ ئەمە کاریگەری خراپیە بێ لە سەر چاو یاخود چاوە پارێزێ بە هەر شێوەیەک بێت بە پێچوانەوە کاریگەری خراپی دەبێت لەبەرەوەی زۆر جار شوشەکەی تەنها ڕەشە هیچ تێدانی هیچ فلتەرێکی تێدانە کە تیشکە کام بگەڕێنەوە ئەو تیشکانی کە زیان بە چاو دەگەێنێت لێرە ڕەشاتیەکە تاریکیەک دروست دەکات کە بلبلەی چاو گەورە بێت ئێمە دەزانین لە شەو بلبلەی چاو دەکرێتەوە وا دەکات تیشک زۆر بچێتە ژوورەوە تیشکە ئەوانەی کە زەرەر بە چاو دەگەێنێ لەوانەیە گەر لە چاوی نەبێت باشتر بێت چونکە لەگەڵ تیشک بلبلەی چاو بچووک دەبێتەوە وەکو خۆپاراستنێک کە تیشک زۆر ئۆرجینال و باش بێت ئەگەر باش بێت فلتەرەکانی تێدا بێت ئەو کاتە ئەشعەکان دەگەڕێنەوە تیشکەکان.
ئەی دانانی ئەو عەدەسانەی کە بۆ چاودانرێ دکتۆر عەدەسەی چاو هاوێنەی چاو دوو زۆری هەیە جۆرێک هەیە وەک بەدیلی وەکو چارەسەر بەدیلی چاویلکەیە ئەو هەشە بۆ جوانکاری هەردووچی ئاساییە بەکاریبێنێ بە شەرتێک چاوت مشکلی نەبێت گرفتی نەبێت و لە هەمان کات بە شێوەیەکی دروست بەکاریبێنی ئاساییە بەکار یعنی زۆر بەکارهێنانی و عەدەسەیە بە تایبەتی کچان کە بۆ جوانی بەکارهێنن زۆر بەکارێنە هەموو ڕۆژەیە خۆت هەفتەی چەند جارێ هیچ کاریگەریکی خراپی لەسەر چاوی کاریگەری خراپی ئەگەر بە شێوەیەکی دروست بەکاری بێنێت شەوان لە چاوی نهێڵێتەوە دەری بێنێتن و لە قوتوی خۆی دابنێتن لە ناو سائلەکەی خۆی دابنێت کە بیشوات و خاوێن بێت و بە دەستی بشوات بە ڕێکوپێکی لە چاوی دانێ و بە ڕێکوپێکی دەری بێنێت کاریگەری خراپی دکتۆر ویژەدا ئەم بینە سەر وی بابەتی و مرۆڤ بزانێت چاوێت مرۆڤی پێتیڤی سەردانان دوژداری پزیشکی تایبەتمەندی هەیە gelek cara çavet mirovê rejd bin. Çi demekî pêtiviya mirov yekser bişte lay nojdarî yani mirov bizanet ku çavet mirov yetkin bin yan jî nexweşiyeke tu jî çavet mirovî bî. Bele her nîşaneyek li çav kê bîbînî pêwîstî be pişkinîn heye. Mesela tu eger bilê pêr çaw direj bêt dibê pişkinîn bikey. Bizanî sebe hoyeke çi ye. Çunka hindek car لە بیدایەت لە سەرەتا دەستنیشانکردنی هۆکارەکە دەبینی زۆر ئاسانە و چارەسەرەکەی زۆر ئاسانە بەڵام ئەگەر بوەستی لە سەری و چارەسەری نەکەی لەوانەیە پاشان چارەسەریەکەی قورس ببێتن بۆیە هەر گۆڕانکاریەک لە دیتن لە شتی ڕەش ببینی یا مەتەڵەن پێش چاو دڕەش بێ باشتر وایە پشکنی بۆ بکرێت یەکسەر خۆی چاو لە منداڵ گرنگە چەند جارێک پشکنینی بۆ بکرێت منداڵکە لە دایک دەبێت باشتر وایە بێ ئەوەی کە هیچ مشکلێک گرفتێکی چاوی هەبێت جارێک چکە زۆر جار نایبینی بۆ مەزن چاوایە ئەگەر حتا چاوێت مرۆڤی بۆ مەزن ئەگەر تۆ هیچ مشکلت نەبێت گرفتت نەبێت تا 40 ساڵی پێویست ناکات زۆر ئەگەر هیچ مشکلت نەبێت چکە زۆر جار شتەکان تۆ بە چاوی خۆت دەبینی بەڵام پاش 40 ساڵی وا باشە هەموو ساڵێک جارێک پشکنین بۆ چاوت بکەین زۆر سپاس دکتۆر گۆران بەرزنجی کە لەگەڵمان بووی سپاس باش من دیری هەمی نەخۆشە بن دکتۆر دووای سەلامەتی بۆم لە دەخوازیم زۆر سپاس بەحسی کۆڕۆنای بکەین هەزبوارم کۆڕۆنا هەمی هێشتا هەر کۆڕۆنا لە ناو ناتوانین بدەیت ئینشاءڵڵا لە سەردەمی پەتای ڤایرۆسی کۆڕۆنادا دەهۆڵژەنان لە بەغدای پایتەختی عێراق لە مانگی ڕەمەزاندا بە پابەندبوون بە ڕێنماییەکان و بە هاوکاری هێزە ئەمنیەکان بەردەوامن لەسەر نەریتە لە بیر نەکراوەکەیان بۆ بەخەبەرهێنانی هاوڵاتیان لە کاتی پاشێواندا بەرەف بەغدە و دهۆڵێدانە وەختی پاشیوێ دەهۆڵژەنانی ڕەمەزان لە زۆر ناوچەی بەغدا لە کاتی پارشەوە دەمامک دەبەستن دەستکێشی لەدەست دەکەن و دوورە پەرێزی کۆمەڵایەتیش دەپارێزن سەرڕای قەدەغی هاتوچۆ محەممەد موحسین و هاوڕێکەی بە پابەندبوون بە ڕێنماییەکان و لە کاتی پارشێوکردن لە ماڵەکەیدا دەچێتە دەرەوە بۆ بەخەبەرهێنانی هاوڵاتیان پێش سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنای نوێ خەڵکی بە تایبەتیش منداڵان لەگەڵمان دەردەچوون و لەگەڵمان دەگەڕان ئێستاش منداڵان لە دوورەوە تەماشامان دەکەن ئەو دۆخەش ئێمەی نیگەران کردووە ئەوان کە لە ساڵی 2003دا دەستیان بەو کارە کردووە وەک ڕابردوو بەخشیش کۆناکەنەوە بەڵام جارجار ئەو خێزانانەی داهاتیان باشە هاوکاریان دەکەن لە ناوچەی دەرینی بەغدا لە ڕۆژەڵاتی شارەکە کە دەنجی دەهۆڵ و مناجات دەبیسترێت هاوڵاتیان لە ماڵەکانیان دەردەستن و سڵاو لە دەهۆڵژەنان دەکەن هەندێک لە منداڵان بە گوتنەوەی پارشێ و تا سەر کۆڵانەکان شوێن دەهۆڵژەنان دەکەون دهۆڵێدانە دەمێ پۆشیوە بەغدە ئێدی بەرنامەیە پۆشیوە ئەف شەوەژی دماهی کات فیڤیۆمە مفاگەهاند بتەوە ئەم میوانێت ڕەحسفک بین ناف ماڵێتەوە و پۆشیوە خێر و بەرەکەت و سەحەت هەر شاد و سەرفراز بن.